وەختتان و خێر ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەلبەتە ڕووداوەکانە ڕۆژان ڕابردوو پێویستی بە تەحلیل دروست بوو بۆ خاترەوەی کە ئێمە بتوانین هەڵسوکەوتێکی دروستتر بەرامبەر بە ئەکتەرەکان و بازیگەرەکانە بەرە شاشەی تەلەڤیزیۆن و فەزای عمومیە جامعەی خۆمان بزانین. لە تەیە ئەم ئینقلابە وێناکریاگە شەبیه سازی بوو بە ئەنلاینیە کە دەوڵەتە ئێرانی خستگی سێڕێ لەگەڵ ئەربابانە غەربیە خۆیان و هەروە ئۆپۆزیسیۆنە بەرساختەیە دەسە حاکمیەت. ئێمە لە تەی ساڵانە ڕابردووە تەمامە حرەکات و سەکەناتە دەوڵەتە ئێرانیمان خوێندەوە و بۆیە لە فرجب هەیەکا شکستمان پێ هاورد. بەر لەوەی بڕۆمە ناوە نەقدە قسەکانە ئاغای مستەفای هجری لە بەرنامەی بە عیبارەتە دیگەرە بیبیسیە. گەرەک من نەقدە پەیامەکەی لاهورە شێخ جەنگی بکەم بۆ خاتری ئەوەی کە دەرسێک بێت و دەرسێکی تری سیاسی بێ لەم سەرزەمینە وا ڕەجولە سیاسی دروست ناکات و خەڵکەکە فێرە کە زۆری و مەحکومبوون و حاڕیاگەکە مردمانە. ئێمە مردمانێکی خوگرتگن لە تەیە دەهەگەلە ڕابردوو و لە تەیە قورونە متەئەخرە بە کۆیلەیەتی بندەستی و خووی کۆیلەیان گرتگە و ئەخلاقە کۆیلەیان گرتگە. بۆیە لە ناوە ئەم کۆمەڵگا پیاگە گەورە و ئینسانە گەورە پەروەردە ناکرێت گشتی ئاست نەزم قەبارە بچووک و کۆتەڵەس. پەیامەکەی لاهورە شێخ جەنگی ئەگەر تۆ لە پێگەی حاڕیاگێکی بێناوە بیخوێنیتەوە کە خەڵک بێت تەبیعەتەن ئەبێتە ئەم تعبیرانەی وا لە تەلەڤیزیۆنەکانە هەرێمە ئەیکەن کابرا چاوەڕوانە فەرەجێ بکریت و ئەم دەسی بەنانە لەمەیە بگات و هەڵەگەڕێت و ئێژێت لاهورە شێخ جەنگی هیچی پێ نییە یا شتێکی واپێ یا ئەڕواتە دەباشان یا ناڕواتە دەباشان یا هەمووی فشەیە. بۆ خاترەوەی بفامین ئەم پێگە تەحلیلیە غەڵەتە بە تایبەتی بۆ کەسانی کە مبارزە ئەکەن. ئەوەی مبارزە ئەکا شەڕ ئەکات تا تەواویەتە دەسەڵات بێرێتەوە بۆ خۆی. بۆیە ئەو تەحلیلەی ئەو ئەیکات تەحلیلێ نییە کە حاڕیاگێ کە کاری بەوە نییە و لە پێگەی حاڕیاگێ خۆیان وێسیاگە و ماتەڵە یەکێک بێت نانێکاتە دەمی و فرەی فەرقە. دەنا لە ئەحمەدی نژاد و گرتگە تا ئادۆڵف هیتلەر تا سەدام حوسێن مردمیان هەر بەناوە شەعب الحەبیب و مردمە قەهرەمان و خەڵکە خۆڕاگر و ئەمانە وتکە و لە هیچ کوێیەکیشا خەڵک خۆی ڕانەگرتگە. ئەمە گشتی شووتیە یخەنە بنە باڵە مردمێک کە چمکێکی ئینتزاعیە، مردمێک کە تەعەیونی نییە. مثالتان بۆ لێدەم بە قەوڵ خودە جمهوری ئیسلامی 20,000 نەفەر گیریاگە لە نەمایشاتە ئیعترازاتە وەلی تۆ هەر 20 نەفەریان ئەناسی. 19,980 نەفەریان ناناسی. 20 نەفەر بۆەوەی فرمێسک بگریت بیکەیتە هەوێنە ئەم ئینقلابە قولابیتە وەلی 1980 نەفەریان ناناسی و تەعەیونیان نییە و کەس نازانی کێن و هیچ کەسێ لیستێ لەمانە ناداتە دەرەوە و هیچ کام لەمانە خۆیان معرەفی ناکەن تا تۆ بفامی منزور لە ئینسانە بێناوە گومنام چییە. بابزانین ئەو پەیامەی لاهورە شێخ جەنگی چیتیا بوو تا بەرادەرانی یەکێتی لەولاوە خۆ فشۆ نەکەنەوە ئەمانەی تر ئەم لاوەکاری یەکێتین خۆ فشۆ نەکەنەوە. لاهور شتێکی واپێ یا شتێکی پێ نییە. لەو حەلیمی کوردستانەوە لە هەرچی جێگەی دنیا نەمایشی ترە، هەرچی شتە بە نەمایش ئەیزانن. ئەمانە نە مەبدەئیان هەست نە ڕەهبەرایەتیان هەست، هیچێکیان نییە. هەلێک بۆی دەستدان کەوتنەوە من لە هەلێکە و ئەم هەلە ئیستەتیا خەریکن حەیتەرانەکەن.
با بزانین لاهور شێخ جەنگی چی کردگە و حرەکەتەکەی دوێکەی بۆ موهیمە. بەناوی خوای گەورە و میهرەبان کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم کاتتان باش. ئاشکرایە لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە هەموو هەوڵێکمان بۆ ئەو بۆ کە ڕێگری لەو پلانگەڕیانە بکەین کە ناحەزان و نەیارانمان دەیانویست دۆخی ناوخۆی یەکێتی و دۆخی هەرێمی کوردستانیش بەرەو لێکترازانی گەورە ببەن و ئەوەی بەخەبات و تێکۆشانی چەندین ساڵی پێشمەرگ قارەمانەکان و هەموو تێکۆشەران و دەیان هەزار خوێنی شەهیدی ئەم گەلە بەدەست هاتووە لە ناوی بن. بەڵام ئێمە لە پەرۆشیمان هەوڵی خاوکردنەوەی گرژەکان و پاراستی دۆخەکەماندا سەرباری تیرۆرکردن و شەهیدکردنی چەند هەواڵێکمان کە هەرگیز لە یادیان ناکەین، سەرباری ئەوەی کە بەنای یاسایی و دوور لە هەموو عرفێکی حزبی مامەڵەمان لەگەڵ کرا، بەڵام ئێمە تەنها لە خەمی بەرژەوەندی باڵەکانی گەل و نیشتیمان بووین، دوور لە بەرژەوەندی شەخسی و حزبی لە پێناو زیاتر تێک نەچوونین دۆخەکە هەردانمان بەخۆمانداگرت. بۆ چارەسەرکردنی کێشەکانیش ڕێگەڕاستەکەمان هەڵبژات بە گرتنەبەری ڕێگەی مەدەنی و یاسایی و پەیڕەوی و بۆ بەسەروەرکردنی یاسا هەوڵماندا لە دادگا بەرگری لە خۆمان بکەین. لە هەموو ئۆتۆمەتە ناڕەوایانەی ئاراستەمان کرابوو. بێتاوانی خۆمان سەلماند کە هەموو شتان شایەتی ئەومان بۆ دەدەن، چونکە پێمان وایە کۆمەڵانی خەڵک. تاگرا قسەکانە لاهور شێخ جەنگی چ بوو؟ مهم بوو؟ هیچ نەبوو. بە قەوڵە خەڵکە حەلیمە کوردستان هێزی تیا نەبوو، هێزی جوڵان، هێزی نەجوڵان. قسەکانە لاهور فرە مهم بوو. تۆ ئێشێ لە دوو پێگەوە ئەم قسانە بخوێنیتەوە، یەک لە جێگەی کوڕەکان ئاغای تاڵەبانی، دوو لە جێگەی لاهور شێخ جەنگی. بام بە ئێوە بێژم لاهور شێخ جەنگی کێ بوو؟ لاهور شێخ جەنگی بورهان کەسێ بوو کە هاوسەرۆکە یەکێتی بوو و دەنگی لە ئاغایە باڤڵە تاڵەبانی فرەتر بوو. هەشتە تەمووز وەختی قامکیان بۆ درێژ کرد وتیان تۆ مەئامرەت کردگە و ژەهرت دەرخواردە باڤڵ داگە نەیتوانی میرە ئەسڵحە بێرێت و بێژێ غەڵەتتان کرد. من ڕەهبەرە ئەم حیزبەمە و هاوسەرۆکە ئەووەڵم. تۆ خۆت متهەمی، تۆ کەی لە من پرسیارەکەی؟ لە قاڵب ڕەهبەر دەرنەکەوت و براکەی کە سەرۆکە دژە تەرۆر بوو لە ژێرە پێیا بەڕەکەیان کێشاوە. لاهور کەوتە بۆ لەبەرەوەی نە سەرۆک بوو، نە ڕەهبەر بوو، نە ئەزموونی هەبوو. ئەمانە ڕێگەی قاچاقچێتی کردن و دزیکردن خاسەزانن. هەن لە ئەوروپایش زۆرن. 200 کەلەمە نازانێ بەڵام قاچاقی سیگارەکە و قاچاقی نەفەرەکە و هەرچی شتایکە لە نەفامیە پوو دەردێنی. نەکە بفامێ نافامێ. بۆیە لە هەر دەنەفەر 6یان وانە زیندانە. لاهور مەشیایە هەر ئەو وەختە لە بەینیان بردایایە دەریان کردایە بەڕوایە، بەڵام ناتوانی پێیان نەکریە. لاهور شێخ جەنگی هەیکەلە سیاسی مرد بوو لەبەر یەکچت تۆمەتی خستیانە پشتی فرە قێزەون بوو، کەس زاتی نەو خۆی بکاتە خاوەنی. لاهور شێخ جەنگی دەستگای ئەمنیەتی ئەنێ بە مل سەرانی یەکێتی و عەکس لە ناوگەڵیان ئەگرێ ژاریش دەرخواردیان ئەدات. ئەمە فرە بۆگەن بوو و لاهور هەیکەلە سیاسی بەمە کوژیە، دەمی بووە تەڵای تەقیاک کاری پێ نەکریە. فرە دریا دەرەوە ئەمە یەکێتی یا ئاکوڕەکان ئاغای تاڵەبانی نەیان توانی هەوساریکەن، یعنی کۆیکەنەوە. بزانە میلیگرام ئازمایشێکی کرد زۆر بەناوبانگ 1961 تێمە سەر ئەوە بۆ بزانیمنەوەی کە خەڵک چۆن لە دەسەڵات فەرمان ئەوە بەو نەتیجەگەی کە تەمامە ئەم خەڵکە عادیە وەختی ئۆتۆریتەی لەسەر و پێی بێژێت ئەشکەنجە بکە ئەشکەنجە ئەکات تا 450 وڵت ئەدا بە کابرایی بێتاوان. وەلی وەختی دوو کەس ئەبن بە ئۆتۆریتەوە نوێنە لە دەسەڵات، ئەگەر یەکێکیان بێژێ بڕۆ سەر 450 وڵت، یەکێکیان بێژێ بڕۆ سەر 150 وڵت، کابرای شارۆمەندە عادی هیچ ناکات. لەبەرەوەی لەسەرەوە ئەوانەی دەسەڵات هەرتکیان یەک دەنگیان نییە،
دوو دەنگیانەس ئەمەی خوار حەجێ ناکە حەج فەرمانێ ناوە بەڵام یەکێکیان کەوا لە دەسەڵاتە ئەو یەکی کەوا لە دەسەڵاتە مەخلوقیکە و بیخاتە لای کابرای تر ئەو جار کەسەکە فەرمان ئەبات و حاضر ئەبێ ئەو کەسەیش وا تا دوێکە لە دەسەڵات و ئێستا لێرەدانریاگە ئەشکەنجەیکە لاهور شێخ جەنگی 8 تەمووز هەر مناڵێکی یەکێتی توانی فیشەکێکی لێ باو بیکوژێ و ئێشیان کرد وەلی ئیستە نایکەن ئیستە هەر فەرمانێ لە یەکێتی بدرێت حەج کەسی جێبەجێ ناکات بۆ تێبەسەری لاهور لەم قسانەی قسەی مهمێکی کرد فرێک لەو خەڵکە پێی وایە ما بەقیە قسەکانە لاهور مهمە نەخێر هەر ئەمسەر ئەم دەستپێکەی مهم بوو ما بەقیەی ئەگەر و نەگەرە ما بەقیەی ئێژێ و یاو بیگرە و لەرز بەریدە و تەو بیگرە و لەرز بەریدە فارس واتەنی فەرار بەجڵەوە چۆن فەرار بەجڵەوە ما بەقیە قسەکانی گەورەترین شتێک وا لاهوری شێخ جەنگی بە عنوانی کەسایەتی سیاسی لە ساحەی سیاسی عێراقا و ئەقلیمە کوردستانە تەڕۆ ئەکرد چ بوو ئەمەی کە پیاگێکی موئامرە چییە ژەهر دەرخواردە خەڵکەدا ئاغای لاهور نە بە ناوی یەکێتی بەناوە هەر حیزبێکی ترۆ گەرەکی بێتە ناوە بازنەی سیاست احتیاجی هەز ئەم ناوەڵۆکە لە خۆی و پاک بکاتەوە مادام ئاغای باڤڵە تاڵەبانی نەیتوانی حەد لەسەر ئەمە حیبزیکە حەسری ماڵیکە گەماڕی ماڵەکەی بە زیندانی کا لە ماڵەکەی خۆیان دووری بخاتەوە بۆ ئوروپا یا بیکوژێت هیچ کام لەوانەیە پێ نەکرد لاهور شێخ جەنگی بڕیارە دادگای هەولێر سەهلە ڕیش سپیەکی سەرۆک عەشیرەتێکیش بۆی مۆر بکردایە کە ئەشەوبیلات و کوڕەخاسەی و تۆ ژارە دەرخواردە کەس نەداگە ئەمەی ئەکرد بە مستەمسەک وەکو کرواسەکەی عوسمان شێعەواتەنی مینبەر بە مینبەرەی گەڕاند ئیستا حەزیەکە حکمە ڕەئیسە کناراوێکی هەولێر بێت ئەو حکمە بەراعەتی لایانی سێوەمی داگە بە لاهور شێخ جەنگی کە لاهور شێخ جەنگی ژەهری دەرخواردە کەس نەداگە بزانە تەواوە ئەو میدیاگە لە هەرێمە لەسەر ئەمە مانۆڤر ئەدەن لاهور ئەگەڕیتەوە بۆ دەسەڵات چۆن ئەگەڕیتەوە بۆ دەسەڵات کەس ناڕواتە سەر ئەوەی بێژە کاکە مەگەر تۆ بە ژەهر خەڵکە نەکوشت چۆن تۆ لە ژێرە تۆمەتە ژار دەرخواردان دەرچووگی چۆن دەرچووگە لەبەرەوەی کوڕەکانی تاڵەبانی شوێنیان نەگرت کوڕەکانە تاڵەبانی نەیان کوشت کوڕەکانە تاڵەبانی محاکمەیان نەکرد دەیبیانوەکەوە ئەم کابرایانە لە دەسەڵات پێ هاوردە خوارە و باتڵ بوو و ئەمما لاهور شێخ جەنگی لەو پەیامەی دوێنێ هەر ئەمەی بەس بوو چوار ئەندامی سەرکردایەتیشی واتەکە یا چوارسەی واتەکە مهم نییە مهم هەر ئەوەسە کەوتم لاهور لە ماوەیەکا کە لە دەسەڵات بووگە خۆی و براکانی بە ئەندازەی کافی دەسەڵاتە مادیان بۆ خۆیان دروست کردە ئیسە ملیاردی دۆلارە 2 میلیارد دۆلارە پوریان هەست تا بێنە ناوە خەڵک بژاردن پوریان هەست ئەوەی مهم بوو ئیستا کوڕەکانە تاڵەبانی ئیشێ بکێشن بە ئەژنۆی خۆیانە کە نەک ئەوەی کە تو دڵە خۆشکەی دەباشانە وا لە دەسا ئەو ناتوانێ بێتە دەباشان ئەو ئیستا قەشەنگ بە شمشێر کەرتتانەکات واتوانی بیکات بە یاسایش زمانیشی زۆر نەرمە شەڕیش ناکات نادا لە میلی ئەسڵحەیش بەڵام خۆی بەری کردو لە ئیتهاماتێک کە ئێوە لێتاندا و ئێستا مێژوویەکی وا لە پشتا بەناوە هاوسەرۆکە یەکێتی دەسەڵاتێکی هەست کانەکشنگەلێکی هەست کە تێتەوە ناوە هەڵبژاردن و ئەوەی گەرەکە لاهور شێخ جەنگی ڕواڵەتێکە لە خۆی نیشانیەدا ڕواڵەتێکی مسڵحی گەورەس وا دەستە میهرەبانی درێژە کاتەوە بەسەر ئەندامەکانە خۆی و خەڵکە خۆیان تاگرا کوڕەکان ئاغای تاڵەبانی باختیان وەک گەڵدەڵپنەکانە ئەترافە کوڕەکان ئاغای تاڵەبانی
ئێوە مشتێ مشە خۆرە فاسدن وا لە بنەڕەت و فاسد بووگن ئاو یەکێتیە قەشەنگ خڕۆ بوو بچووک بوو بۆنە وەکو ئاوی خواردن ئێوەش وەکو کۆمەڵ و یەکگرتوتان پێیتیت قەوارەتان هەر ئەوە نەسە لە هەرێمە کوردستانە هەر کە پووری بوێت وەکو ئاوی خواردن هێز نظامی دروستەکە ئێوە خۆ مەبدەئی نیەن گشتان کارمەندن وانییە ئایستە من 10 ملیۆن دلارم بێت وەکو ئاوی خواردن 20,000 نەفەر مسلحەکەم لە کەلار 20,000 نەفەر مسلحەکەم لە زاخۆ 20,000 نەفەر مسلحەکەم لە دهۆ کارێکی نییە گشتی موچە خۆرە دەوڵەتە عێراقی داوای 4500 پاسەوانی سنووریە کرد 2 ملیۆن کەس لە یەک شەوە فۆرمیان پڕ کردووە بۆی لە عێراق هێز و مێز گشتی قسەی مفتە هێزم هەسوو ئەی جوڵێنم و تەکانی ئەدەم و حەجێنیان مشتێ مشە خوەرن حەجێنیە وەکو ئاوی خواردن لاهوری شێخجەنی ئەتوانێ 100,000 نەفەر هێز جەمکا و مەعاشیشیان بات کارێکی نییە ئەوە من 5,000 هێزم هەسوو 2,000 هێزم هەسوو کۆسڕەت ڕەسوڵم 10,000 هێزم هەسوو حەج نییە پس لەگرا چه اتفاقی کەوت کوڕەکان ئاغای تاڵەبانی دۆڕاندیان و لاهور بەرگە ئاسی ڕوو کرد لاهور بێ ئەوەی کەس باسی بکە خۆی لە ژێرە ئیتتهامە ژەهر دەرخواردان کێشا گەسە دەرەوە هیچ کەسیش دەسی بۆ ناوات هیچ کەسێ ئێمە بخوێندنەوە بۆ کەین لەبەرەوەی هیچ کەسێ بە جددی مەگرن هیچ کەسێ نە وەزنە نە قودرەتە قەبارەی حکوومەتە هەرێم دەمێکە مەرگە سیاسی کردەوە ئەڕوات تۆ ئەمە لەکوێ ئەفەهمی تۆ لە سەکەناتە ئەمانە ئیفەهمی هیچ کام لە ئەمانە نە ڕەهبەرە سیاسی بوون نە کورد بوون نە هاتبوون وا دانیشن کە دەسەڵات هەتایی بکەنەوە ئەمانە نە ڕەجولە سیاسیە کوردن نە ڕەجولە سیاسیە عێراقین وەناویش عێراقین تەواوە ئفتخاراتیان ئەوەسە دەستورەکەیان هەرێمەکەیان قەبارەی دەستوری هەز کەچی هیچ وەختیش جورئەتیان نەکردگە حکمە تەمامە عێراقەکەن بەڵام کابرای شیعەی بەسرە گەرەکی حکم زاخۆ بکە کابرای شیعەی بەسرە گەرەکی حکمە زاخۆ بکە ئەمان ناتوانن بەناوە عێراقی بوون و حکمە بەغا بکەن ئەوان هاتکن عەرەبیان تەقسیم کردگە بە شیعە و بە سونی ئەمان ناتوانن بڕۆنە ناوە بازنەکەی سونیە تەوازونە شیعە بشێون و کارێکی نییە چۆن لەوێ ئێوە گشتان مسلمانن و مزگەوت دروزەکەن و مسلمانە سنین لە بازنەی سیاسیە ناتوانانی تەحالف بکەیتەکە کابرای سنیە تا وەزنە شیعە بشکێنیت چۆن ناتوانانی ئەو کارە بکەین خۆ پس لەگرا ئێوە دیتان خوێندنەوەی مردم بە دەردە حیچی ناخوا خوێندنەوەی مردم خوێندنەوەی مردمە هاڕیاگە واها بە شوێنە موچە لقمەیە نان بیدەیتێ ولی تۆ وەختی لە ئۆتاقە فەرماندەهیە دانیشی تەهدید وەکو خۆی خوێنی تۆ لاهورە شێخجەنگی هات ئەسڵ هیچ مهم نییە دەباشان بگرێتەوە تازە یەکێتی کەرت ئەکاوە ئەیوێنن حتمما کەرتیەکە خۆی لە قسەکانیا ئیستەئێژیتی یەکێتیەکان زۆر لەوە گەورەترن کە تووشی ترس و دڵڕاوچیان بکەین و ژیانیان بخەینە مەترسیەوە دوای ساڵ و نیوێک لە پشت و درێژی سەرنجام بە بڕیاری دادگا هەموو مافە سیاسەکانمان بۆ گەڕایەوە کە بە شەرعەتی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە دەنجی ئەندامان و کادری دڵسۆزی یەکێتی بەدەستمان هێنابوو هەر بۆیە لە ئەمڕۆ وەک هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست دەکەینەوە بە چالاکی سیاسەکانمان وە بە پشتیوانی هەواڵان و ئەندام و کادرانمان لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی کوردستان و عێراق هەوڵی یەکریزی و بەدیهێن خۆ ئەم بیانوویەکی ئەویستوا لە دەستیە پوڵ و ئیمکاناتە هەسی بە ئەندازەی کافیان دزیگە وەکو یەکێتی هەڵسو کەوتەکەین بنکە و بارەگا و مەکتەپیشی نەگەرەکە مەیریشی بێتوانێ دانەیەدا بنێت عەتفە بە تاریخە گوزەشتەوە ئەم نامە واوە دەسیوە ئەتوانی هەڵسو کەوت کات هێز بجوڵێنی بەرامبەری پەلاماری بەئیستە تۆ نەوتوانی لە دەقیقەی سفرە هەشتە تەمووزا بیکوژی ئیستە گەرەکتە پەلامارە هێزە سەربازی بەی ئەدۆڕیت خراو ئەدۆڕیت ناتوانی
وایتە مەرحەلەیە ئاچمەزە شەترەنجە ڕازەکە نانی خۆشگوزرانی بۆ هەموو هاوڵاتیان دەدەین. هەواڵانی عزیز، یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت شارازی بەخۆیەوە بکات کە هەمیشە ئەندام و کادرەکانی بوونەتە کۆڵەکەیەک و پاراستویانە. تەواو یەکێتی بۆ دووکێتی، یەکێتیەکە بووگەس و دووکێتی هەر لە ئێستۆ بابزانن. ئازمایشەکەی میلیگرام بوو وتم پێتان، وتم ئەو دەقیقە وا 2 نەفەروانە دەسەڵاتە 2 فەرمانە جیاواز ئەدەن ئەوەی بندەست فەرمان ناوات، بەڵام یەکێکیان مەخلوعەکە و بیخە جێگەی تاوانبار فەرمان ئەباد و ئەشکەنجەیشی ئەکات. 8 تەمووز خریا جێگەی تاوانبار هەر مناڵێک یەکێتی توانی لاهور بکوژێ. ئیستە 1 نەفەر قسەی پاڵ ناخوێنێت و گشتی حسابی ئەوە ئەکات لاهور هەر سەرۆکە، گشتی ئیستە لە ژێر و خەریک ئەرتباتی تەکاگرێ. خۆتان باش ئاگادار کە ژیانی ڕێکخراوی و حیزبی لە ناو یەکێتی بەرەو چه ئاقارێک ڕۆیشتووە. لە ماوەی ئەو ساڵ نیوەدا ڕۆژانە پەروەشی و گلەی و گازندەی ئێوە و کە سوکاری سەربەرزی شەهیدان و دڵسۆزانی یەکێتی و کۆمەڵانی خەڵکی کوردستانم پێگەیشتووە. منیش وەک ئێوە نیگەرانم لەم لاوازبوونی دۆخی یەکێتی و خراپبوونی پەیوەندی ناوخۆیی و هەرێمایەتی و نێودەوڵەتەکان کە لە مێژووی یەکێتی وەک ئێستا نەبووە. لاهورە شێخجەنگی ئەسڵان احتیاجی نییە بە ناوی یەکێتی بەشداری سیاست بێت لە هەرێمە کوردستانە، وەکو ئاوی خواردن تا ئەوەی کە ئەتوانێت زۆرە خۆی ئەدا بە ناوی یەکێتی تا ئەمان بڕۆنە جێگەی دفاعکردنە لە خۆ. ئێستا لاهورە خەریکە هێرشەکە، ئەوان خەریکن دفاعەکەن. وا لاهور خەریکە ئەشاخێنێ بە ملیانە، ئەمان پێیان وابێ یەکێتی بگرن دەسەڵاتێکی گەورەز بردێکی فرەیان کردگە. لە کاتێکا مەبەستی لاهور ئەوەسە خۆی بکاتۆ بە کەسایەتی سیاسی و وەزن سیاسی بەخۆی بە، لەگەڵ لەیدانیانە بەشێکی فرە لە یەکێتی ئەوەرێنێت، ئەیوەرێنێت تێری تێلای خۆی. ئەسڵانیش بۆی مهم نییە ناوی یەکێتی لە خۆی بنێ، ئەو ناوی لە خۆی نیاگە یەکێتی نوێ، ئەو ناوە خۆی ئەنی یەکێتیەکەی کۆن، فەرقی نییە. ناوە خۆی ئەنێ حەزب چوزانم ماری کوبرا، بخۆ عادەتیانە دوو پشک و نازانم دەعبا و حەفی و حەفسەر و ناوێکی ئەوانەیە لە خۆی کارێکی نییە. ئەمە سیاسەتەکە چۆنە؟ سیاسەتەکە ئەوەنیە بڕوادە باشان بگرێ. سیاسەتەکە وەسە تا دوێ کە کوڕەکان ئاغای تاڵەبانی بە ئەم ئەیانوت موئامرەچی ژەهر دەرخواردەر تاوانبار، ئیستا ئەم لە تاوان دەرهاتکە نێروگە قسەی خەیرانەی گەورانەی باوکانە ئەکا. ئەو وە زەمان خراوە و قەبارەی هەرێم خەریکە لە بین ئەچێت و خانەوادی سەربەرزی شەهیدان تۆریاگن و ئەندامە دێرینەکان تۆریاگن و گشتی خەریکە سکە شۆرە ئەگرێ، گشتی سیگنال بۆ گشتیانە هەنێرێ بێنەوە. کوڕەکان ئاغای تاڵەبانی ئەکەونە کامە حاڵەت، ئەکەنەوە حاڵەتەوەی کە نا یەکێتی نییە بەس هی خۆمانە هینی بابەمانە، هینی خۆمانە هینی بابەمانە، ئەها نەیتوانی ئەها ناتوانێت بێتە دەباشان، نایەتە دەباشان، نێشی گەرەکە بێتە دەباشان، نێشی گەرەکە بێتە ئەوێ. بەڵام خۆی کردەوە کەسایەتی سیاسی، خۆشی ئەکا بە وەزن سیاسی و خۆشی ئەکا بە حیزب سیاسی و مطمئن من لە هەڵبژاردنە ئێوە کورسی نایێرن، ولی بە احتماڵی فرە بە تەقلبی شوێ کورسییان بەن. ئێوە چیتان پێتێت؟ ئێوە ئەوە نە ساحێوە یەکێتی، ولی یەکێتی وەسە یەکگرتو ئەوە بچووکەونەوە 2000 هێز و 5000 هێز و 50000 هێزە مچەخۆریشتان و مشەخۆریشتان دوو قەران نایری، چون ئێوە نەتان توانی تەوتەیە لاهور لە بین بوون. ئەو ڕۆژەی وە دادگاکەی هەولێر حکمیدا دەبوایە 10 بەجێ کاولتان کردایەت و ئیسە چیتان کردگە ئاغایانە کوڕەکان ئاغای تاڵەبانی ڕوویگن حکمن لیژنەی هەڵبژاردەی عێراقتان هاوردگە. ئەمە زانی وەسە چی؟ وەسە قرێخایە لە دێکە بە یارمەتی خەڵکی لادێکە دانەیەک کەسی گرت بێ وتبێتی تۆ پیاوێکی شەواڵ پڵیتەی دەسە بۆ ژنی فڵانی برگە، تێی هەڵدەنوی خەنە دەرەوە، کاورا بڕاتە لای لادەیەکی تر وا دوژمنی ئەم لادێسە لە قرێخاکەی ئەو لادێ نامە بێنێ کە من پیاوێکی شەرواڵ پاکم و لە توو لە ژیانمە کارە خراپم نەکردگە.
کوێخاکە کە تۆیت بەجێ ئەمەی کە بە پاڵ پشتی خەڵکەکە تۆ کە ئەم کابراتە دەرکردگە یەکدەم بێسی بێژینە ئێمە ئەزانین ئەمە بێشەرەفە و ئێمە تیکە تیکەیەکەی ناڵین بێتەگرا هەڵەسی ئەڕۆیتە لادەیەکی گەورەتر واتە کە ئەم لادێ دوژمنە تۆ ئەڕۆیت لە کوێخاکەی ئەوەی نامە ئەسیێنیت کە نەخێر نامەی کوێخای ئەو لا باتڵە ئەمە نیشان دەدات تۆ بڕوات بە خەڵکی لادێکی خۆت نییە هێزە لە لای خەڵکە لادێکی خۆت نییە خەڵکی لادێکی خۆتە بە هیچ نەزانیگە تۆ ئەگەر دەسەڵات و سەرۆکە یەکێتی بووایە تا ئەندامانی یەکێتی و تەرەفدارانی یەکێتی بۆتیان مۆرە کرد لەیانوە شۆبی لا کابرا دەرکریاگە موعاملە چی بوو تەهدید بوو لەسەر یەکێتی و ئێمەی نابوو دەکرد حکمیشی مەرگە تۆ ئەبوایە هێزی یەکێتی بەهەنێری ئەبوایە بنە ماڵی ئەو شاهیدانە باسی یەکەن بڕوانە دەرە ماڵەکەی ئەم بەردەبارانیان کردایە تا تۆ حەسرە ماڵ بخەیتە سەر ماڵەکەی تا تۆ گەمارەی ماڵەکەی بەی بەڵای مەیوە نەتانتوانیم کارە بکەن و دەیان گاریتر حکمە لیژنەی هەڵبژاردن و دەردە هەرچێ ناخوات بۆ ناخوا لاهور لە ئیتتهامش ژەهر دەرخواردان هاتکەسە دەرەوە ما بەقی قسەکانتان تۆڕەهاتە غەدرتان کردگە کودتانتان کردگە بەرعەلەیی ئیستا ئاغا چووگەسە پێگەی حەسەین چووگەسە پێگەی مەزڵومیەتە مەسیح چووگەسە پێگەی جوولەکە شێعە مەزڵومە زوڵمی لێکریاگە لە ژێرە تاوانەکان هاتکەسە دەرەوە هەڵیدان بوو لەناو حکومەت لاواز بووە و کاریگەری ئەو تۆی نەماوە لە بڕیارە گرنگ و چارە نووسازەکان لە عێراق و کوردستان کە ئەوەش ڕاستەوخۆ کاریگەری کردوتە سەر ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەر بۆیە هەنگاوەکانمان لە ئاسخواست و داوەڕەوەکانی ئێوە دەبن دڵنیاتان دەکەم کە لە پێناو خوێنی شەهیدان و ئاسوودەکردنی ڕۆحی مامی گەورەمان بەشێک دەبین لە چارەسەر باوەڕکەن هیچ چارەسەرێکی بێنیە باوەڕکەن حکوومەتە هەرێمە کوردستان دووچارە مەرگە سیاسی بووگە باوەڕکە ئەم سیستەمە گەندەڵە بە ئەو هیچ جێبەجێ ناوێت تەمام ئەم قسانە تۆڕەهاتە فقط قسەکەس کە من وتم ئەمە هەیکەلە سیاسی خۆی پاکۆ کردو و هاتەوە ناو مەیدانە سیاست هەڵیتان بوو ئیستا هەر خەریکە بە ناوە خەیرە گشتی و خەڵکی و قەبارەی کوردستان و کوردایەتی و هەر خەریکە ئەی خونجلێ ئەمە پێژن فەرارە بە جەڵەو ئەمەی تر تۆ کارە بەوە نییە من جەهرم داگە یانم داگە ئەوە تەواو بووە حەل بوو ئیستا من تێم کێشەکانە هەرێم دروستکەم تۆژی ناتوانی ئەمە زانم وەسا حکایەتی چی ئسلافی ژیژێک ئەژێت وەختێ مغۆلەکان حملەیان ئەکرد بەرەو ڕووسیە دانێ مغۆل گەیە جووتیارێکی ڕووس داوەزی لە ئەسپەکەی ویستی تەجاوزی ژنەکەی بکات ژنی کابرا بکات وەختێ گەلێکی تەجاوز بکات بە ژنی کابراوتی هۆشت بوێت ناوگەڵم تۆز نەگرێ کابرای مغۆل تەجاوزی خۆی کرد بە ژنەکەی و سواری ئەسپەکەی بوو چوو ژنە کابرای ڕووسە جووتیار تەماشای کرد وتی ئەوە بۆ لە بێخیرەت بوو هیچێکە نەکرد وتی خەمە نەبێ لە پشت و تۆزی خاسم کرد بە ناوگەڵیە ئەمە چی بوو کابرا وتی بووی تۆز نەکەی بە ناوگەڵما کەچی خەریک بوو تەجاوزیە کرد بە ژنەکەی ئاغای لاهور بەهۆی موعاملەکردنە بۆ کوشتنە سەرکردایەتی یەکێتی بە ژەهر دەرکریاگە لاهور لە ژێرە مات کەسە دەرەوە تۆ حاڵیتە ئیستەوە تۆ ئێژێ ئەو کوردستان و قەبارەکەی خەریکە لە بینە چێت و ماڵە شەهیدان تۆریاگن و یەکێتیەکەمان ئەەکەین بە یەکێتی جاران و زۆر جوانی ئەەکەین و کورەکەکەم گشتی قسەز خۆ ئەمە موعجزە ناکامیش فاسدێ بوو وەکو ئەوان ئەو تەمامی ئەم قسانە ئەکات تا کاورا بترسی ئەو تەمام ئەم قسانەکە تا کاورا بترسیت لەو سۆنگەیەشەوە پامێکم ئاراستی ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی سەرکردایەتی کردووە کە ڕۆڵی خۆیان ببینن لە ئاست ئەو بەرپرسیارەتیەی لەسەر شانیانە بۆ ئەوەی بەیەکەوە ئەم دۆخە هەستیارە تێبپەڕێنین و شکۆ و سەروەری بگەڕێنەوە بۆ حزبی شەهیدان هیوادارین ئەم نسکۆی بەسەر حزبەکەماندا هێنرا پندێک بێت بۆ بە خۆداچوونەوە و ڕاستکردنەوەی هەڵەکانی ڕابردوو خۆگەر هەواڵانمان ئامادە نەبوون بۆ کاری پێکەوەیی اتفاقا ئێمە کەیسە یەکێتیە نیشتمانیەکەین بە کەیسێکی مێژووی
بۆ تەدریسکردن و دەرسدان لەسەری تا ڕەجۆلە سیاسی پێ گەورەکەین. بۆیە ئێمە ئەم تەحلیلانە ئەکەین بۆ ئارشیف بمێنێتەوە. ئاغای لاهور شێخ جەنگی ناچار دەبین بە جیاو لە ژێرناوی یەکێتی نیشتمانی کوردستان و پشتبەست بە یاسا و لە چوارچێوەی پێڕەوی ناخۆدا درێژە بە خەبات و چارەکی سیاسەکە. ئێستا بۆ یاسا و پەیڕەوە ناوخۆ بۆ ئەم ئاغا زۆر مهمە. یاسا ئەوەنە مهمە کە بەراعەتی داگە بەم ئاغایستە، بەراعەتی داگە لە ژێرە ئەو تاوانە هاتکەسە دەرەوە. بۆیە مهمە یاسا لەگرا مهمە بۆ ئەو دادگای هەولێریشە زۆر مهمە، چون دادگای خۆجیریە، دادگای کوردیە، یاساس ویشی جێبەجێ بکرێ و ئەم بە سوورەتە مەدەنی و ئاشتی خوازانە و بێ ئەوەی بالەمی لە ئەسڵحە و تەحملی کرد و دانی بە خۆیانیا و ئینسانێکی گەورە بۆ عەلی بن ئەبی تاڵب بوو، مؤامرەی لەسەر کریا، بەڵام تەحملی کرد. ویستیان بیبەنە ناوی شەڕدەسی نەبرد بۆ شەڕ و براکوژی و خوێنڕژاندن. ئەمە تەسویرێکە کە لە خۆی ئێراعەیەدا تەمامی ئەمانە خەرجە کات کە ئەو تۆهمەتە ژەهر دەرخواردانە لەسەر شانە خۆی باکاتەوە تا بتوانێت لە ساحەی سیاسیە عێراقا کار کات. بدەین کە من و هەواڵەکانم هیوا بەوە ناخوازین، چکە هەمووتان دەزانن ئەوە خزمەت بە هیچ لایەنێک ناکات. کۆمەڵانی خەڵکی کوردستان هەواڵانی خۆشەویست، هەوڵەکانی من لە پەیوەست بە داکۆچی لە شەریعەتی کاری سیاسی لە ناوی یەکێتی نیشتمانی کوردستان تەنها پرسێکی حزبی و کەسی نییە، بەڵکو پەیوەستە بە خەمی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گشتی و دەڤەری سەوز بن. ئەمە سکیپگەوتە، ئەوەی کە من هەوڵەدەم بە سوورەتە شەرعی دەسەڵات لە یەکێتی بێنمەوە، تۆش فکرەکەی دێچۆن تێریتیەوە. هێز ئەکێشی ئەڕۆی یەکێتی ئەگریت، هێز ئەکێشی ئەڕۆی مەکتەب سیاسیەکانی ئەگریت، بارەگاکانی ئەگریت، نەدەیخۆ کارە ناکەی. ئێستا تەمامە سەرکردایەتی یەکێتی بۆ تۆ چەپڵە لە هێدایژێ بگەڕێرەوە، نا. بەڵام تۆ چی ئەەکەی؟ تۆ هەروە کە وتم ئیتهامەتەکەت لەسەر خۆت پاک و کردگەسەوەی ئیمکاناتە مادیت هەست، شەرایەتت تەزاد لە مەنافعت هەست، پارتی لە وێسیاگە، عێراق لەگرا وێسیاگە، تۆ کەنەکشنت هەست و تۆ حیزب بە خۆت دروستەکەی. ئێستا تۆ هەر تەلاشەکەی لە ژێرە ناوە یەکێتی بە ناوی یەکێتی کارکەی تا عیدەیەک وانە ئەوێ وانە هەولێرە لە خۆتیان بگری، لە خۆتە گرتن هەر کار کێشیا بەوەی کە لە بەرامبەر یەکتریا بێستن و بەن لە میرە ئەسڵحە تۆ دەسە خۆت وەشاندگە، ئەوان مەحکوم بوون، بچووک بوون، دۆڕیان و تۆ توانی ناوە خۆت بگۆڕی وەلی لەگەڵا قودرەتی تێرتەوە. تایبەتی یەکێتی حزبی حکومڕانی ئەو ناوچەیە و لە ماوەی ڕابردووشدا خەڵک خۆیان شایەتن کە دوای کودەتا بەسەر شەریعەتی ئەو حیزبە لە هەموو ڕوویەکەوە چنا ئارامی و بێهیوایەک ڕووی کردووەتە ناوچەکە. ئەگەر ژیانی خەڵک ئارام و خزمەت گوزاری باش و پرۆژەکان کرابان بۆ بەندە ئاسانتر بوو لە دوورەوە دەستخۆشی لە هاوڕەکانم بکەم. کاکە یعنی تۆ خۆدەم کارانەکەی نەتۆ هیچ کەسێ ناتوانێ و کارانە لە هەرێمە کوردستانە بکە، هیچ کەسێ مەگەر لە بن و گشتان هەڵتەکێن، هیچ کەسێ ناتوانێت بکەم وعدانە کە ئەیدەی گشتی بۆش و بەتاڵە، خەڵکی ژەزانێ بۆش و بەتاڵە. بەڵام تەمامە ئەم وعدانە کە تۆ ئەیدەی سرفەن بۆ خاترێ وەسە ئامین و سەلیم بگەڕێیتەوە ناو ساحەی سیاسی. شانازی بە حیزبەکەمەوە بکەم، جا پۆست و پایم هەرچیەک بێت، بەڵام هیچ بوارێک نەماوە لە غیابی ئێمەدا خراپتر نەبوو بێت. تووڕێی و گلەی و ناڕزایەتی و بێزاری لە حیزب حکوومەت لەو سنوورە گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار، بە سەربازگەکردن و بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن و خراپی دۆخی بازار و بازرگانەکان و سەرانە سندن و تێکشکاندنی دامەزراوەکان و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و نەهێشتنی پانتایی ئازادی ڕادەربڕین و ڕاگەیاندن و جێگرتنەوەی حزب لە جیاتی حکوومەت کە هەموو ئەمانە دوورن لەو پرەنسیپانێکی یەکێتی خەباتی بۆ کردوون. هێندە بەستە بیڵێم بە درێژایی ساڵانی ڕابردوو کەسانێک لە حکومەت نوێنەرایەتی ئەم دەبەریان کردووە تاکەیەک پرۆژەی استراتیژیان نییە پێشکەشی خەڵکیان کردبێت. لێرەوە ئامۆژگاری هەواڵانم دەکەم کە بەدەست تێکەڵکردن لەگەڵ ناحەزان هەڵنەخەڵەتیان، باوەشکردن بە نەیاران و دوژمنانی ئەم ئەزموونەی بەدەست هات. ئێستا ئەم بۆ حکوومە دەخاتە بەرە حیزب بۆ خاتری ئەوەی کە بەیانی دوو بەیانی بە هەر ناوێکی تر و لە ئینتخاباتە و لە هەڵبژاردنە شرکت بکات،
ئەمە کورسیەکانە پارلەمانە ئەوەن کە ئێشێ قسە بکەن حکوومەت مهمە نەحیزب وەلی جاران کە هاوسەرۆک بوو وای نەهەوت ئەمە قسەی داهاتووە داهاتووی سیاسیە لەگرا حکوومەت گەورە ئەکاتۆ گەرەکی حیزب بچوو کاتۆ کە گویا کوڕەکانە تاڵەبانی حیزب حیزبیە ئەکەن ومەجالە بە حکوومەت نادەن حکوومەت وا لە دەستی کیا وا لە دەسە ئەو کەسەی ئەکسەریەتە پارلەمانی وا لە دەسە لە پێناومانە و لە پۆستێکدا خزمەتیان پێناگەێنێت بێ بەها پیشاندان و بە سیاسیکردنی بڕیاری دادگا لە هەرێمی کوردستان خزمەتیان ناکات تەنیا ڕێگەی ڕاست تەواو بێ بەها نیشاندانە حکم دادگا و بە سیاسیکردنی خزمەتیان پێ ناکات حکم دادگا چییە بەراعەتی داگە بەم ئاغا لە مؤامرەکردنە بۆ ژەهر خواردن تەواو ئەیان خاتە بەردەمە بڕیارە سیاسی و بڕیارە یاسایی بڕیارە قانونی کەیشی لە ئێرادەی مردم و دەراتوێت تەکە بڕیارە سیاسی کە لە منفعەت و بەرژەوەندیە تەسکە فرقەی حیزبی یا شخصیات کەسە دەرەوە ئێستا ئەو لەگرا هێرشەکە کوڕەکان ئاغای تاڵەبانی چوبنسە قەڵای بەرگری خەریکن بەرگری لە خۆیانەکەن گەڕانەوەی بۆ شاڕەی سیاسی و حیزبایەتیکردن بە ڕێگەی سیاسی و پەیڕەوی هەواڵانی خۆشەویستم سیاست لە دیدی بەندەدا بەشێکە لە چاکەی گشتی و بۆ ئەوەش دەبێت خەڵک شایەتیت بۆ بدات من هەموو جوڵەیەکم یاسایی یان سیاسی پشت ئەستور بووە بە متمانی دەنگی ئەندامانی کۆنگرە و پەروەشی و پشتیوانی هەواڵانی یەکێتی و کۆمەڵانی خەڵکی بەگشتی هەر بۆیە دەبێت هەواڵانمان بزانن کە پێکەوە دەتوانین دەنگدەران و کە سوکاری شەهیدان و کادر و ئەندامەکانمان ئاش بکەینەوە و خۆمان بۆ ئەو هەڵبژاردنە پەرلەمانیە ساز و ئامادە بکەین کە لە ئایندەی نزیکدا دێتە پێش چونکە جەماوەر لەوە زیاتر لێمان قبوڵ ناکات خۆگەر عینادی سیاسی هەڵبژێرن دەبێت باش بزانن کە سندوقەکانی دەنگدان دەری دەخەن کێ گەلپەسەند و کێش خەڵکی بێهیوا کردووە کامران تەوە پەیامەکەی گەی هێژێ تۆ جێی سەرم بکەرەوە خۆم جێی پێمەکەمەوە ئاغای لاهور تا دوێ کە لەژێر ئەتهام ژەهر دەرخواردکردنە جورئەتی نەبوو قسە بکات و بێژێت کە من وەها ئەکەم و وەها ناکەم ئمڕۆ ئەم حکومەوە دوو مانگە پێشیش گەیگە سەردەسی بۆ مهمە چون ئەو ئیستاتوانی لەسەری مانۆڤر بدا ئەو ئیتر سەرکردەیەکی ژەهر دەرخوارد دەرنییە ئینسانێکی موسڵەحە ڕەهبەرێکی گەورەز بیر لە بەرژەوەندی گشتی ئەکات و کۆمەڵانە گەلە خەڵک ئەکات و بیر لە قەبارەیە هەرێم ئەکات و سندوق دەنگدان تێرێتە بەرەو تاگرە متوەجێ بوون لەگرا تەواو هێرش بەرانە خەریکە ئەڕواتە بەرەو و خەریکە دروست دەستیان لێەوە شوێنێ لەگرا کوڕەکان ئاغای تاڵەبانی چوبنەسە دفاع ئەمڕۆ بڕۆ کاک پاڤڵ گەرەکی بێژێ بەلام و مهم نییە عەزیزم نازانم کێ تۆی نەسیحەت کردگە ئەم ڕەفتارە عەشایری دەهاتیانە ئەەکەی بەدیعە خانم تێریتە بەردەمە تەلەڤیزیۆنەکان یانم های مهم نەبوو قسەکانە لاهور قسەکانە لاهور مهمە ئەگەڕێت و گیانتا ئەفەهمی کە مهم بوو ئەو ئەحمەقانەی وانە دەور و بەرتا من لە جێتوایە مەیسەر ڕەمیم کردوون چۆن تۆ جوابن نەداوە چۆن تۆ یەکێتی وا لە ژێری دەستا تۆ تێڵی دادگاهی سەبارەت بە ئەوزاع ناوخۆی ئێوە ڕەئی بدات ئەی ڕەهبەریەت بە چ دەردێگەخوا ئەی تۆ نەتوانی تەوتەیە کە بەسەر حیزبەکەتا دێت حەلیکەی و مؤامرەیەکەتی حەلیکەی وەزعیەتە ئستراری state of exception بە چ دەردێگەخوا تۆ لەکوێ قوارەی ڕەهبەری دەرەخەی لەوەی کە لە شەوە ساڵە تازەوە گشت کەسێ بێژی خۆشتانم گەرەکە ئەو ڕەهبەریەتە یارانە خێزەوە دیتان و ئەوانەی کە دەستیانە جوڵێ بۆ سیاسەتێشی بزانن چۆن و لە چ پێگەیەکۆ تحلیلەکەی وتهديد أناسي استا تهديدك بالفعل آغاي لاهور شيخ جنگي وأجر إيما لجيجي ودى صلاة وينا فورا باطل ما نكردو ونما نهيش تروا بروا لهر استيجي كابوايا أمان قد وباطل ما نكردو أما السرطايق بو تيجيين بو ورود كردن بكيسكي آغاي مصطفى هجري بس يوديتان خويندنا وكي إيما كاملا ببيشواني تواو خويندنا نو بو أم تلفزيونانا بلاوية كانو چون إيما لبيجي دا صلاة دا نشتگين وتحليل يقين
لە پێگەی دەسەڵات ئاخیزە کوردەوارە سەربەخۆ بە ئێوەیەژی حکوومەتی ئیقلیمی کوردستان هیچ نییە. کەسانێک وانە ئەوێ ڕەجولە سیاسی نیەن باڵا کورتن و کەسانێک کە جزء هەیئەتە دەوڵەت و هەیئەتە ئەم حیزبانن مشتی ئەحمەقە مشەخۆرە درۆزنن لە دەقیقەی 90 شاجێتی هێڵن ئەڕۆن قەیناکە تۆ سەرۆکە حیزبێک بی هەرچی شتە نەزانیت قەیناکە. بەڵام خۆکریا چواردانە تێکنۆکراتە دروست حسابیت لە دەور و بەروایە ئەوانەی وانە دەور و بەرتانە مشتی قەبارە بچووکە نادروسە فاسدن وا لە هەرچی مەیدانە فەسادە بازی یەکەن سێسەرە بازی یەکەن دەسەرە بازی یەکەن. و ئەمە بوو بە دەرسێ بۆ ئێوە تا بفامن چۆن هەڵس و کەوت بکەن و چۆن تەحلیل بکەن. یەکێتی نیشتمانی نابود بوو و قوارەی ڕواتە سەتە ئەم حیزبانەی وا مشتێ مشەخۆر و چواردانە وەنەوشیان وا لە دەوروبەرا و هەڵەخەن و وەکو عەلی باپیر و وەکو سەڵاحەدین و بەهاءالدین و نازانم بەمانەیکەیان هەرەوە لەسە و وای پێکێت و ئێوە ئەیوێنن. مستەفای هیجری لە بەرنامەیە بە عیبارەت دیگەرە بە زوانە هندیش یعنی فارسی لێدوانی کردە. بۆ من جالبە معمولاً بەرنامەیە بە عیبارەتی دیگەر فرەکەم پێشتێت کەسێ دوو جار بانکە و لێ زاهرن تایسە 6-7 جار مستەفای هیجری بان کردەکە. بۆ ئێوە جالبتر ئەمەسە کە BBC بۆچی ئێشێ لەم سەر و بەندە ئەم تریبوونە بە مستەفای هیجری بدات بە سەفارش کێ ئەم تریبوونەی پێ ئەدات لە بەرنامەیە بە عیبارەتی دیگەرە کە بێت ئەم قسانە بکات کە ئیسە من بۆتانی لێدە. ئێرادەیە کێی وا لە پشتا کە BBC ئێشێ قسەی مستەفای هیجری بڵاو بکاتەوە. BBC کە زاهران ها بە شوێنە هەمبەستگی ئۆپۆزیسیۆن و هەر دەنگێکی نەیار کە ئەم هەمبەستگیە بشێوێنێت کپی وەکاتەوە. BBC بۆچی ئەم تریبوونەیەشی بخاتە بەردەمە مستەفای هیجری؟ ئەگەر ئەربابە گەورەیان کە دەوڵەتە ئێرانی وێت لەگەڵ ئەربابە گەورەتر کە یاڵەتە متحدەی ئەمریکا و بریتانیاوێت ئیجازەی نەداگە و تەوسیەی نەکردگە و سەفارشی نەکردگە کە ئیشی ئەم قسانە ئاغای مستەفای هیجری بیکات. بابزان ئاغای مستەفای هیجری چی هەیەت؟ پس از کشته شدن مهسا ژینا امینی در بازداشت گشت ارشاد، فراخوان‌های اعتصاب و اعتراض احزاب کرد با استقبال مردم کرد ایران روبرو شد. استانهای کردستان کرد. ام دروانه و ایوه ایکن خلق ازانی ایوه درو اکن. اگر احیانا خطاب ایوه ذهنیت خلقه کاورای دوکاندار سنئی و مریوانی و بوکانی ازانی تو درو اکی. و ئەوەی کە ئەو دوکانەی داخست سپای پاسداران و عوامل سپای پاسداران ون کە ئەیانوت ئەگەر دوکانەکە دانەخین وە کۆکتل مولۆتۆف ئەیسووتێنین. کۆمەڵە و دموکرات و ناوەندە هاوکاری ئەگە کوڕن سوحا ئەعلام کەن ئاعتساب سەراسەری بکرێت. ئادەی ئەگەر ئەو وەزنیانە هەس، ئەگەر ئەو بەرەیە ئیجتیماعیانە هەس، ئەگەر ئەو قسەیانە لێ ئەبیسن تو ئەم درۆ ئەەکەی مەردم ئەزانێت تۆ درۆ ئەەکەی. بەڵام ئەو مەردمە کە لە ناوت درۆ ژیان ئەکاوە ئەزانێت تۆش درۆ ئەەکەی زاتی نییە گەرەکێ ترسەکانە خۆی بە پێواتی بفرۆشێتەوە گشتتان کەوتبنە ناوت تەقیەی شیعانە. کاورای کاسب نەیتوانیگە کاسبی بکە، نەیتوانیگە پوڵیش دەربێرێت. ئیستا بە ناوی کوردایەتی و ئینقلاب و گەورەیش ئەیفرۆشێتەوە چی بکە دەسی بێدەسەڵاتی. خۆ ناتوانێت بێژی دوکانەکەیان وە زۆر پێداخسکم. وەڵام من حەزم لێ نەبوو نەمە کرد. تۆ لە دوورێژی بەخوا قارەمان و بەخوا گەورن و بەخوا ئینسان هەر گەورەیەکن و کاورا مەجبورە بێژی ڕازەکە شەو بیلام لە قارەمانێتیە دامخسکەوە نی تحتە تاقیبیش قەرار ناگرم. دێمە دروست تۆش ئەزانی مەردمیش ئەزانە گشتان بۆ یەک وەزانن درۆ ئەکەن و ئێوە هیچ وەزنێکتان نییە.
کرمانشاه، ایلام و آذربایجان غربی شاهد وسیع‌ترین اعتراضات علیه حکومت بودند. مقامات امنیتی حکومت ایران بارها با تجزیه طلب خواندن احزاب کرد آنان را عامل ناآرامی‌ها در ایران خواندند. سپاه پاسداران چند هفته پس از آغاز اعتراضات پایگاه‌های این احزاب که در کردستان عراق مستقرن را هدف حملات شدید پهپاد. بەڵێ دروستە، بەڵام پێشووتر پێیانی وتو تەخلیەکە ناغەیە ژیارە بۆ چوو موشەکی لێدا، بەڵام پێیانی وتو بوو چۆڕیکەن. هەروە کە مەولەوی عەبدولحەمید نوێنەرە وڵایەتە فەقیه لە زاهدانە بزانە مەولەوی عەبدولحەمید بۆ بەناوبانگە وەکو ئەشرەفی ئەسفەهانی نوێنەرە خومەینی لە کرماشانەوە کوشتیە، وەکو ئایەتوڵا زەرەندی ئیمام جومعەوە نوێنەرە ڕەهبەری لە کرماشانە. مەولەوی عەبدولحەمید بۆ ناوی هەست چون نوێنەرە ئایەتوڵا خامنەئی ڕەهبەرە جمهوری ئیسلامیە بۆ ئیقامەی نەمازە جومعە لە سیستان و بەلوچستانە. کاورای نوێنەرێک کە تەمامن ناوی بەهۆی نوێنەرایەتیەک عەلی خامنەئی پێداگە چۆن جورئەت ئەکا لە پشت تریبونە مزگەوت تەشەرئا لە خامنەئی داوای ڕێفراندۆم ئەکاوە نایگرن. عەلی خامنەئی تەحمل ڕەفسنجانی نەکرد، ئستەخری کرد و کوشتی. چۆن تەحملە مەولەوی عەبدولحەمید دەکا؟ تەحمل مەڵا مەحەمەی ڕەبیعی نەکرد، ئینتقادی کرد لە سریاڵە ئیمام عەلی، کوشتی. چۆن دەجالێکی وەکو عەبدولحەمید ناکوژێت و چۆن گەرێکی تۆ نابوود کاوت و هەرماگی تۆ لە هەرێمە کوردستان. جەمشید شار مەهد جزء گروه تندر لە دووبەی ئیتلاعاتە ئێران ئەیڕفێنێت و ئیستا حکمە مەرگی داگەوە قرارە ئیعدامی کەن. ئای مستەفای هیجری، ئای عەبدوڵای مۆحتەدی، لە سلێمانیە کە ئێوە ئەفڕن چۆن تا ئیستە سپای پاسداران ئێوەی نەڕفانگە. ئەگەر ئێوە فرە مهمن جەرگە دەوڵەتە ئێرانیتان بڕیگە، تەجزیە تەڵەبن و خاکە ئێران تیکە ئەکەن. عەبدولمالک ڕیگیان بەسەر ئاسمانگە ئەفغانستان و فڕاند، وتیان لە ئاسمانگ و فڕۆکەمان فڕاند. عەبدولمالک ڕیگیمان هاورد و تۆ لە ئوردوگاکەی زەرگوێزا بگرن کێتێت بەریان پێگریت، تۆ لە ئوردوگای کۆیە بگرن کێتێ بەریان پێگری هێزە قارەمانی یەکێتی، تۆ لە هەواپەیمایی و فرودگاکەی سلێمانیا بگرن کێ بەریان پێگرێت. وا خۆیان ئێژن ئێمە نۆکەرە ئێرانین، خۆیان ئێژن هەمەی حاجی مەحموو ئێژێ ئەودی و ئەودی و ئێران. شەهیدە گەورە قاسمە سولەیمانی. کاکە ئەمانە سوعالن تۆ چۆ جوابیان نادێتەوە BBC بۆ وا فوو ئەکا لە ئێوە، بۆ فوتان تێیەکا BBC؟ من 6 مانگە پێش وتم دەوڵەتە ئێرانی دووچارە فشار بووگەوە ئیشتباه ئەکا و لەمە و بەدوا یەک بە یەک ئەقمارە خۆی خەرجەکاوە ئەیسوودێنێت. نەموت ئەوەسە تەک بە تەکە ئەمانەی وا بەرجەستەیان ئەکاتەوە ئەیسوودێنێت. ئیبراهیم یەزدی ئەو کەفتارە سیاسیە لە مساحبەیەتەکە حوسەینە دەهباشی لە تاریخ شەفاعیە لە ئاخر و نەسیحەتە جەوانانەکە ئێژێ خۆشبین مەبن بە ڕووداوەکان، خۆشبین مەبن بە ڕووداوەکان، هەمیشە قوڵایی بوێن. کەفتارێ وەکو ئیبراهیم یەزدی. حملات شدید پهپادی و موشکی قرار داد. ایران به حکومت اقلیم کردستان و دولت عراق فشار آورده که از فعالیت این احزاب کرد در عراق جلوگیری کنند. درۆ ئەەکەی ئێمە دیمان چۆن فشاری هاورد بۆ مجاهدینە خەڵق، هەرچی ڕۆژە گروپێکی هەناردە گیانیان ئەیدانە بەرە موشک. درۆ ئەەکەی مجاهدینە خەڵقی هەڵتەکان لە بەغا لە ژێرە دەسە ئامریکا و حکوومەتە عێراق کاتێک کە تەئمینە ئامریکایان بوو. ئەی چۆن ئەمانەی هەڵمەتەکان؟ عەبدوڵای مۆحتەدی لە نامەکە کە لە جواوە جەهانگیریان نووساگێسی ئێژێ لە تەیە 30 ساڵە ڕابردوو تا ئێستا ئەوەنە فشارمان لەسەر نەوگە. کەسی ژێری ناپرسێ کاکە بۆ فشاردان لەسەر نەوگە مەگە ئێوە تەجزیە تەڵەبە گروهەکە محارەبێک نیەن کە خوێنتان ڕژانگە لە دەوڵەتە ئێرانی.
ئاغای هادی ساڵحی ئێمە هەرە و کارمانە کردەوە تو تربیەتە خانەوادیگی و باوکە نەداشتت خەریکی نیشانەدەی وا قاسملوود لە قەبرەکە هەڵسیاگەسەوە و خەریکە ئەزری کێنێ بەدەستمان ئێمە ئەوەی نەحاڵیت بوو ئێمە هەر ئەوەینە وا دەوڵەتە ئێرانی نەمایشە ئێعترازاتی کوو کرد و تۆ وەکو ئوخدەیی لە ماڵ ئێستا هەڵەخەیتەوە ئەنتەر حاڵیت بوو ئێمە ئەوەینە ئێمە هەر ئەوەینەوە ئێستا فێرە قسە بووگن لە ئێمە لە هەر کوێتێتان تێئگیری ئێژن ئێرانی بوون نەنکە لە ئێمە فێرە قسە بووگن لە عەسڵا ئێمە ڕەهبەریەتە زەهنەکەین و دولت عراق فشار آورده که از فعالیت این احزاب کرد در عراق جلوگیری کنند. حزب دموکرات کردستان ایران با بیش از 7 دهه فعالیت یکی از احزاب مؤثر کرد ایران است. چرا احزاب کرد خارج از جغرافیای کردها در ایران فعالیت سیاسی ندارند؟ آیا این احزاب کرد حاضرند برای کاک هادی ببخشە من اشتباه تکسەکەم خوێندوو ببخشە براندازی جمهوری اسلامی با سایر چهره‌های مخالف از جمله رضا پهلوی ائتلاف کنند؟ این پرسش و پرسش‌های دیگر از مصطفی هجری رئیس مرکز رهبری حزب دموکرات کردستان ایران. خیلی ممنون برای وقتی که گذاشتید. در چند ماه گذشته ایران شاهد تحولات وسیعی بوده. شما این وضعیت رو چجوری ارزیابی میکنی؟ به نظر من این وضعیت چندین پیام در بر داره. یکی این که جمهوری اسلامی که از روز اول بر سر کار آمدنش سعی کرد بین ملیت‌های مختلف ایران تفرقه ایجاد بکنه و با اتهامات واهی که نظیر تزیه طلبی وابسته بودن به بیگانه ضد انقلاب بودن و الی آخر و خیلی روی این هزینه کرد. اتهامات واهی یعنی تو ضد انقلاب نبووی تو همراه انقلاب بووی تو انقلاب بە انقلاب جمهوری اسلامی نازانی قاسملو لەبەیکی بە ئیمام خومینی نەوت تۆ لە حیزب بەعس پوڵە نەسەنگە تەجهیز نەکریاگی بە حیزب بەعس تۆ لە خود دەوڵەتە ئێران ئەسڵحە نەسەنگە پوڵە نەسەنگە اتهامات واهی ولی این اتحادی که به وجود آمد در واقع یک پیام نوع بسیار قوی و پرمعنا بود برای رژیم جمهوری اسلامی درباره شکستش در این راه. این یک مسئله مهم بود. از طرف دیگه خود اتحاد بین ملیت‌های مختلف ایرانی و میان همه اقشار و کام اتحاد بین همه ملیت‌های مختلف ایرانی کام اتحاد بحثەکەی من ئێستەوتم 20,000 نەفەر گیریاگە ئێمە 20 نەفەریان نەناسین کام اتحاد 85 ملیۆن نەفەر مردمی واتیا تۆ چۆن ئەم اتحادت فەهمی چۆن همه شهرها و حتی شهرک‌های ایران و شرکتشون در این راهپیمایی‌ها و تظاهرات نشان از یک پارتیجی این ملت داره و ئەوە تۆ وای خوێنی تۆ حەزی پێەکەی کامە نیشان دەر ئێعترازاتە مردم کەی لەکوێ ملیۆنی هاتنە دەرەوە لەکوێ ئەمە تۆ وای خوێنی تۆ بۆ خۆت حەزی پێەکەی هاتنە دەرەوە خۆ چیان کرد نشان میده که مردم بعد از 40 و چند سال سلطنت رژیم جمهوری اسلامی ایران به ناامید شدند و اگر زمانی به نام اصلاح طلب و غیره میخواستند این امید واهی را به مردم بدهند که جمهوری اسلامی گام به گام میتواند به سوی دموکراسی پیش برود
معلوم شد که این کاملا یه تصور باطل بوده. يعني ايوه تازه متوجه بون ايوه كداواتنا كل انتخابات شورای الشهر باش داري بكن ايوه كبحث فعالية مدني تانا كرد ايوه كاتانود بين ناو خيابان وديوار رنكنو كلاس زوان كردي بنينو جينجا بباريزن تمام فعالين مدني هن ايمن استا ايوه بخلق ناو خيابان متوجه بون خلق اترنا اميد بقى لجمهوري اسلامي ايوش قطع اميد تانكر لجمهوري اسلامي ما سنيو دور دمتانو دياروينه لهركو بابي شنكي اما نقصي خودنيها باب بزاني صحا ودو صحاش دركوي وحجينيا بتايبتي اندامان متورم بوغ الرودارتان دركوي وحجينيا باطل بوده و نشان داد که رژیم جمهوری اسلامی ایران بعد از اون همه که مردم ایران تحمل کردند ولی هیچ امیدی برای اصلاح این رژیم باقی نمونده و یک پارچه و متحد انواع كرتا تاتغن ترحات يجي كاولاي كاول فقط لأستان كرماشانا 800 مدرسة خيرية سازيان فروشت تحت ناو برنامج مولد سازي حل زرفة دو حفتي رابردو 800 دانا مدرسة استتو قرق تبروي لكوي آموزش زوان كردي بي كاول ها؟ تواو أمسر زمينة السند الدريا بناو أشخاص حقيقي وحقوقي چون قساني يبو أمانة بلام ترحات وتنو قسي ششمني بنشقران تا دلقلك يا حسن ولا آسين تانا تو چون برانبر بمولد سازي حجيك نبو بيجيتي تو كي كوكد أكا لنظر ايوه چي كار سياسية متوجه بوين فقد لأستانا كرماشان 800 دانا مدرسة خيرية ساز يعني إنسان خير چوك مدرسة دروس كرگا دولة إيراني فروشتي كردي بناو خلقي با انواع عقاید مذهبی سیاسی اجتماعی متحد شدن در براندازی این رژیم. شما نقش احزابی مثل حزب دموکرات کردستان ایران در شون با انواع عقاید مختلف متحد شدن مصطفى هجري ستو كأروات برو نشان أداته متحدني تو تزاد منافعت هز لبنابر عبد الله مهددية شون ما نتزاد يعني تكيكتية شون ما نتعين كان يانا منافع يانا كويت خطر شون اتحاد يان قلت قهر ولا خويانو كي باعسم اتحاد ابوغا كي باعسم اتحاد ابوغا ناقصناكي ولي استو خد نشانه دي متحدني شون تو تزاد منافعت هز على قرا خيلي باس اتحادك يا اتحادو قش كسيكو لقش رنيكو لقش شاريكو اتحادي كردقا شما نقش احزابی مثل حزب دموکرات کردستان ایران در سازماندهی در فراخوان‌هایی که داده بود برای اعتراضات در چند ماه گذشته پس از مرگ ژینا آقای ژیارگۆڵ تۆ خیلی بیجا ئەکەی سوالواکەی نقش حزب دموکرات در سازماندهی تۆ عدەم سازماندهی لەگەڵ سازماندهیە ئەزانی یعنی چی ڕێکخستن ئەزانی یعنی چی وەختی تۆ خەڵکێک ڕێک ئەخەی يعني ايكيت صاحب السلسلة مراتب كو دستور كار اكا تو دا اكثرية مردم كريخستني نية تو ناتواني بفرماني بيريت يدرو چون نيلجي حيج ريخستني كا بلا وقت تو ادعاءكي ديمقراطو كومالا هاتكن خلقيان سازماندهي كرغا ديمقراطو كومالا صحة بخلقي كسازماندهيان كرغا فرمان بين خيابان عادي إذا فرمانك أولا نتواني لي برات درو سازماندهي سلسلة مراتبة بويا سازماندهي مهمة ارتش نیروی مسلح سازماندهی اکا ارگانیزیشن سازمانه بوی خلق و شقوات الجبهه اندات بر فیشک پس از مرگ ژینا مهسا امینی فکر میکنید تا چه حد فراخوان‌های شما مؤثر بود
جمهوری اسلامی که همیشه تبلیغ میکرد که اینها از بین رفتن، نموندن، تأثیری ندارن، ولی بعد از به خاک سپردن ژینا در شهر سقز ما مرکز همکاری احزاب اپوزیسیون کرد ایرانی که حزب دموکرات کردستان ایران هم عضوی از آن است، از مردم کردستان خواستیم که بعد از به خاک سپردن ژینا اعتصاب بکنند و بعد از اون هم درخواست کردیم که به خیابانها بیان و مردم تو درخواست کرد و هاتنە خیابانها. جمهوری اسلامی وتی ئەمانە نەماگن وەلی دوای مەرگم مەحسا ئێمە نیشانماندا ئێمە ماگین، داوامان کرد دوکان داخن و بێنە خیابان، ئیسەیشە داوا بکە خەڵک بێتە خیابان. ئادی زانە مستەفای هێجری، من ئەو دەلیلەی کە ئیستە ئیتر خەڵک نایەتە خیابان پێت ئێژم تۆ کوڕی دەلیلەکە بێرە بۆ نایەتە خیابان. ئەزانی دەلیلی ئێوە چییە؟ ئەزانی جمهوری اسلامی کەی دەسی کردە ئیعدامکردن 10 ڕۆژ بوو کە ئیتر کەس نەیهاتە خیابان دوای جوان ڕۆ دەسی کرد و ئیعدامکردن. ناتوانی بێژی بە ئیعدامت لە مەلە عام خەڵکی ترساند، درۆکەی. ناتوانی بێژی بێڕەحمانە سەرکوبی کرد، بێڕەحمانە سەرکوبی نەکرد بە نسبەتە کەی، بە نسبەتە جمهوری اسلامی حەجی نەکردە، مەلایکە بۆ ئەم دافە 96 3000 نەفەری کوشت لە شەوێکە، 500 نەفەر نەکوژیەکە. ئەلا ڕەقمە ئەمەی کە 500 نەفەری ئەکوشت وردە وردە دانە دانە ئەم خەڵکە بە قەوڵە تۆ ئەهات بۆ لە پڕێکان نەهات. مستەفای هێجری ناتوانی جواب بێتەوە ولی من جواب دەدەمەوە. محسن الڕەنانی نامەی نووساگە خەریکە ئێژێ ئاخرین مەرحەلەی فروپاشیە دەوڵەتە ئێرانی، گوزارە ساختاریە لە دەوڵەتە ئێران، یعنی لە موئەسساتەکانی، یعنی لە سەخت ئەفزارەکانی تێپەڕیت. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە دەوڵەتە ئێرانی وت خەڵکە ئێمە مەکێشە خیابان، تۆ ئەتوانی خەڵکێشیتە خیابان وەلێ با بزانی بیکێشیتە خیابان و ئیدامەی بدەی ئێمە لە وەسەتە ڕێگە لە دەسر دەری تێرین و خەڵک متعەین ئەکەین و ئەیکەینە ئینقلاب واقعی. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تا ئاخرین لەحزە بە خەڵکی وت نەهادگە لە مەردمی دروستکەن، شنۆ بکەن بە ئەپدمی، مەهابات بکەن بە ئەپدمی و مؤسسات دەوڵەتە ئێرانی بگرن. تۆ مستەفای هێجری هاتی دەنگەکە تەز بودی بەیتەکەی من هەست. دوای ئەوەی کە لە مەهابات خەڵکی مؤسساتی گرت تۆ هاتی بە مردم و تە ڕەفتاری وەحشیانە مەکەن. کەچی خۆت دەگەشت کەسی وەحشیتری کلەشنکۆڤ وا لە شان تا دەمەقۆپانە زەشتە کردگەسە پێ جامانەی بۆ گەن وا لە ملتا. تۆ هاتی وتر ڕێپێوانە مەدەنیکەن. ئەزانی بۆ دەوڵەتە ئێران بەری پێگرت دی لە جێگەی قەومی ئیتنیکی کووردا ئێمە فەرمان ئەدەین و خەریکە ئەوێتەوە ئینقلاب و واقعی. لذا بەرە نەمایشاتی کرد دیبیتە منست 4 مانگ پێش هەست دەرمەوردە سەرکوب. سەرکوب بەزانی یعنی چی؟ تەزاهوراتێک کە خودە جمهوری ئیسلامی خاتڕێ. سەرکوب یعنی هەنێ سەران مەوجودن کە خەڵکی جەمە و ئەکەن و تەزاهوراتەکەن، سەرەکان بووکتە خەڵکەکە نایێت، ئەم بێژن سەرکوب سەرکوت. وەنێ ئەم ئێعترازاتانەی کە تۆ دیت سەرەکە عیدەیەک بوون، هەستەی ئەووەڵیەی ڕێپێوان بوون. خودە جمهوری ئیسلامی هەناردنە خیابان. من هەرە وەختە وتم ئەمانە ئیتر ناهەنێری ئێعترازات نییە، نەی هەناردن نییە، هەر وەختێ بی هەنێری هەست، هەر وەختێ نەی هەنێری نییە. قاڵیت بوو لە چی ترسیا؟ لە ئینقلاب واقعی ترسیا. مستەفای هێجری ولی تۆ ناتوانی جواب بیتۆ بۆچی ئێعترازات نەما؟ مردم یک پارچه جواب مثبت دادن به این خواست و از اونجا بود که گسترش پیدا کرد و سراسر ایران را فرا گرفت. چۆن گسترش پیدا کرد؟ بە چه دلیلی؟ ئاگر و لە خۆی تەشەنەی سند بە چه دلیلی گسترش پیدا کرد؟ ئەی بۆ وەختە شوانەی سەی قادر گسترش پیدا نەکرد؟ ئەی بۆ وەختە کەنیشکە مەهابادیەکەوە لە هۆتێلەکە خۆی فڕەدا خوار و مرد بە و مەرگە تراشی کە گسترش پیدا نەکرد؟ خەڵکە مەهاباد یەک پارچە هاتە دەرەوە. بۆ گسترش پیدا نەکرد؟ ئیستە چۆن لە خۆی وە تەشەنەی سەنگە بەرەو تاران چوو؟ لە خۆی وە چۆن ناتوانی تەبینی کەی بێژی چۆن ئەمە اتفاقە کەوت؟ چه پەیامە گەورەیەکی تیاو کە چوو بەرەو تاران؟
لە پڕێکا لە زانکۆکەی تاران ژن ژیان ئازادی دەرخریا نیشانی بدەن ئەوە دەفە ژن ژیان ئازادی لەکوێ باس کریا ئەگەر زانکۆی تاران نەبوو. گسترش پیدا کرد و سراسر ایران و فرا گرفت. یعنی در واقع میتونم بگم که نطفه این خیزش از کردستان و بر اثر راهنمایی‌های احزاب کرد بود. رژیم جمهوری یعنی چۆن ڕاهنماییتان کرد وتان و خەڵکی دووشە ئاو سارد بگرێت و 50 دەفعە قوڵوەڵا بخوێنێت و 20 دەفعە ئایەتەل کورسی بخوێنێت و قەی خۆیە و دەرعەوێت و گولە نەوەڕەوێت و چێتە ناوە خێو. چۆن ڕاهنماییتان کرد؟ ڕێنوێنەکانە ئێمە چۆن ڕێگەتان نوان؟ خەڵکینەوە قاچە چەبێنە دەر لە ماڵ و لافی تێبوەستنە قەی سەرتان و قاباوەش بکەن و قەی یەکتریا و یعنی چی ڕێنوێنیتان کرد؟ ئێمە تەشخیصماندا ئەم حرەکەتە فرە مهمە. احزاب کرد بود. رژیم جمهوری اسلامی هم برای اولین بار اعلام کرد که به قول اونها این اغتشاشات از کردستان سرچشمه گرفته و احزاب کرد. جدا ئێستا تۆ مەسنەدە خەبەرەکانت بۆ تەئید خۆت جمهوری ئیسلامیە منیش ئەو فاکتانە بێرمە قبولیەکەی برای ئەوەڵین بار جمهوری اسلامی گفت مسند این انقلاب از کردستان است و احزاب کرد نقش داشتند. تو ناتوانی خود اثبات کی ئەڕۆی لە جمهوری اسلامی قسە تێری تو تا خۆت اثبات کی ئیستە مسند تو بۆ صداقت جمهوری اسلامیە کە تۆ انقلاب کردەوە انقلاب هەنە کوردستان و کارە تۆ بووگە مستەفا هیجری تۆ خۆت ناتوانی سابەتی بکەی کارە خۆتوگە وەڵا کەنیشکێک و لە سەقز و چووە تاران و دایانەمە لە سەری و مرد و ئێمە پێمان بەری خوارد و خواهڕی ناگرێت و کردمانە تەزاهورات و هەڵە خاسە ئەم تڕەهاتە تۆیژیتی کەس باوەڕیەکە نا خود جمهوری اسلامیش وتی کار ئەحزاب کوردە دەی تۆ کارمەندە جمهوری اسلامیت تەبیعەتەن شاد از کردستان سرچشمه گرفته و احزاب کرد که اونها ضد انقلاب میخوانند پیشرو این اونا ضد انقلاب میخوانند یعنی ئێوە ضد انقلاب نیەن ئێوە طرفدار انقلاب جمهوری اسلامی ئێرانن کە اونها ضد انقلاب میخوانند ئەوان و ئێمە ێژن ضد انقلاب ئێمە نیەن ضد انقلاب نیەین عجب سازماندهی بودند. چند هفته بعد از شروع اعتراضات سازماندهی بودن یعنی چی تو کێت سازماندهی کردگە مستەفا هێجری دادەی ئەو سازماندهی شدانە بخە دەرەوە ڕێخستنتان دروست کردگە فەرمانیان پێ بەن بێنە دەرسوحە ئاخ تۆڕەهات ئێوە هەروە لە خۆتانەوە ئەیدەنە دەرەوە ئێوە عملیاتی چریکیتان پێ ناکری کارتان بۆ گەسۆمە دوودانە ئەحمەق بەهەرنێن ناو خیابان بژی مستەفا هێجری بێژێ بژی دموکرات بێژێ دوودانە عملیاتە چریکی قدرت انقلابی ئەوە بۆ ئێمە کردمان بە دەوڵەتی ئێرانی وتمان خەڵک نێریتە خیابان بۆ ئەنتەریاتها ئەیکەنە انقلاب واقعیها و خەڵکیمان هەنات مؤسسات بگرێوە گرتی دیت دەوڵەتی ئێرانی ترسیا فازی گۆڕی و پێشم قدرت انقلابی ئەها بایکۆتە مطلقین ئێمە زات ناکە نزیکمان بێتەوە چون ئێمە ڕەوایەتە کوردین ڕێک وەکو ئیپیدمی سەرایەتەکەین خیلی خطرناکی. چند هفته بعد از شروع اعتراضات پایگاه‌های شما، دفاتر شما و کومله و احزاب دیگر در کردستان عراق هدف ئەوەش یارەگۆڵیش بۆی تەئیدی کرد مۆری کرد چەند هەفتە دوای ئەم ئێترازاتە ئێوە مۆردە حملە واقع بوون یعنی فرە مهمە ڕازەکەی و نییە حملەی کرد تێتان کرد باشە گەر جمهوری اسلامی گەرێکێمانە بنبەرکا بۆ بنبەڕێیان ناکە بۆ لە بەرەو پێیان ئێژێ بە پەهباد لێتان ئەدەم بە درۆن لێتان ئەدەم چۆریکەن و ئەمانە چۆری ئەکەن خۆیان ێژن بڕۆم دەنگەکانیان لە ڕوودا و بێرم لێ بدەم تو بۆ تەئیدیەکەی بووی BBC و کومله و احزاب دیگر
در کردستان عراق هدف موشک‌ها و بمباران پهپادهای سپاه پاسداران بوده. به باور شما چرا در اون برهه این حملات به دفاتر شما صورت گرفت و در آخرین بار 13 نفر کشته شدن؟ خواست که اون بخش از مردم ایران که با رژیم جمهوری اسلامی ماندن نشان بده که رژیم جمهوری هنوز اقتدارشو داره و در واقع تلافی میکنه این کارهایی را که این برنامه‌ریزی هایی را که احزاب اپوزیسیون کرد ایران انجام. کدام برنامه‌ریزی های مصطفی هجری دا بی زحمت 10 صفحه لبرنامه‌ریزی های خودتان روکن او موقع کردتان ولا آرشیفتانا برنامه‌ریزی او برنامه ارژینن اجراء اوی لسر زمینه بچی و به این جهت این بمباران ها را شروع کرد و همانطور که اشاره کردی تعداد زیادی از پیشمرگان و همچنین زنان و کودکان شهید شدند در این بمباران. همین چند هفته پیش بود که یک انفجار در مهمانسازی در یک مجتمع صنایع دفاع ایران در اصفهان اتفاق افتاد. وزارت اطلاعات مدعی شد که احزاب مخالف که در کردستان عراق هستند برای یک سازمان جاسوسی این عملیات رو انجام دادن. احتمالاً منظورشون شما یا کومله بوده یا احزاب دیگه. آیا حزب دموکرات کردستان ایران هیچ عملیاتی داشته در خاک ایران مستقلاً یا برای یک کشور خارجی، موساد یا آمریکا یا هر کشوری بود؟ این هم جزو اتهاماتی که جمهوری اسلامی از آغاز همین اتهامات کلیشه‌ای را تکرار کردند. ما در بیانیه این ادعاها را رد کردیم و من اینجا میخوام تاکید بکنم که حزب دموکرات کردستان ایران و همپیمانان ما در میان اپوزیسیون کرد ایرانی به هیچ وجه ما هیچ عملیاتی و هیچ حرکتی را بنا به خواست هیچ طرفی انجام ندادیم. اون چی که فعالیت هایی که انجام میدیم خواست مردم کرد در کردستان ایران هست و برای دلوقتي ئەمەرەی خانیزادە هاتە ناو کڵاپ هاوس ووتی ڕۆژانە نەبوو لە مرکزە هاوکاری داوامان لێ نەکرێت کە نیرویە نظامی بەهەنێرین وەلی ئێمە نەمان کرد زۆر ژیرانە عەمەڵمان کرد. درۆکەی مستەفا هێجری ئێوە بەخاستە هیچ کەسێ عەمەڵتان نەکردەگە. خاستە مەردم ئەمە بوو فرە کەسێک کە ئێوەی بە عەدەدی ئەزانی داوای ئەکرد نیرووە گەڵدەڵپنەکانتان بەهەنێرنە کۆمەکیان ئەوانەی وانشانیان ئەدەن و یەژی خەتەنەکردن و یەکێ جامانەیەکیان بەسکەسە سەرۆ چۆن ئێوە هیچ وەخت هیچ حرەکەتێکتان نەکرد کەی مردم داوای لە ئێوە کردگە ئای مستەفا هیچی 1 2 3 4 5 مستاق بێرۆ لەوەی کە مردم داوایان لە ئێوە کردگە ئێوە حزورتان بێوە ئێوە کردگتانە 5 دانە لە تریە 44 ساڵە ڕابردووە 5 دانە مستاق بێرۆ کە خەڵک داوای کردگەوە ئێوەی احتیاج بووگەوە ئێوە لەوێ حزورتان بووگەن بۆ درۆکەی. و برای آزادی ایران و آزادی کردستان هست. ما فعالیت هامون در حول و حوش براندازی رژیم جمهوری اسلامی ایران می‌بینیم. ئەگەر ئێوە بۆ ئازادی ئێران کارتانە کرد بۆ عەبدوڕەحمان قاسم چووە سەر مێزە مزاکرەتەکە جمهوریە ئیسلامیە تا بتوانێت لە ژێرە دەست جمهوریە ئیسلامی خودموختاری بگرێت بۆ حیزب دموکرات. قسەکانە ئاغای قاسملو مەوجودە. ژێ ئایەتوڵایە لە تاران زەنگی بۆمدا وتی حازری خودموختاری بگری لە ژێرە دەست جمهوریە ئیسلامی بۆ من جوام داوە بڵێ. مەگەر قاسملو نەیوت ما بە ئێمام لەبەیک میگوییم دێت چۆن ئێران ئازاد میکنی بۆ درۆکەی. مەگەر ئێوەیان لە شۆرای ملی مقاومەت نەکردە دەرۆ کە ئێوە سازشکارن تەکە جمهوری ئیسلامیە. مەگەر ئێوە هەر لەم مەرکەزە هاوکاریە خەبات نەهاتە دەرەوتی ئێوە هاوکاری ئەکەن تەکە جمهوری ئیسلامیە
ومذاكرة كان دنگ رئيس خباتة سا ومن دي بيت من سري كده دنگ كاني هز كونفرانس مطبوعاتي كيش كردي هز اندازه رژیم جمهوری اسلامی ایران می باشد. آیا شما توانایی انجام این گونه عملیات هایی که شما بهش متهم شدید اگه قصد داشته باشید در تهران، در شیراز، در اصفهان قادر هستید به یک مرکز نظامی، مجتمع پتروشیمی یا چیز دیگه حمله بکنید؟ نه، ما به هیچ وجه ما این اقتدار رو نداریم، این توانایی رو نداریم. سوالی که پیش میاد خیلی ها میپرسن خب اگر در این بره شما مداوم امانا لأردوغاكي خويانا تكان ناخو ناغي جيارة قول طلفات أدن كورا الرابو دشوية كجريه صالي چوارو پنج طلفات أدن لأردوغاكي هنا كورا ناتواني قن خوي بباريزيت لموشك بقول خوي استبروا عملياتك بده حملات سپاه پاسداران بودی، تهدید شدی، حتی ممکنه عملیات زمینی انجام بدن اگه به شما اجازه بدن در این منطقه بشین. اولا سوالی که اینجا مطرحه چرا به مبارزه مسلحانه ادامه داد اگه به شما حمله میشه و حتی شما حاضر به جواب دادن نیستید؟ برخی از کسانی که در جامعه کردها بودین سوالو مطرح کردن چرا در بحرانی ترین وضعیتی که خیلی از شهرها میتونستن سقوط بکنن، میتونستن نیروهای جمهوری اسلامی، سپاه پاسداران از اینجا بیرون رانده بشن که بتونه یک نقطه امیدی برای سایر شهرهای ایران بود. من از بسیاری از افرادی که اهل سایر شهرهای ایران بودن میگفتن خب احزاب کرد یکیش که حزب شماست، نیروهایی که دارن چرا در این جریان که ضعیف شدن مداخله؟ او آفتاب آمد دلیل آفتاب اما او خاستانه بو که خلقش لجیاره گل داوای کردگه بو احزاب مسلح کرد نیرو نهانیرن تو وتد ایمه هر عملیاتیک من کرده بخواست مردم کردگ مانه مشخص بو تو بخواست مردم حچی کنه کرده خلق داوای لیت کرده کار نظامی بکی حتی وقتی کش اهن لخود کار نظامی ناکی لکاتی که تو نحوی عزفگیری شریک مسلحه نحوی عزفگیری لحزب دموکراتا شریک مسلحه وهركتي تأوي تو أصلح أي تدسي بويا تو دوري توابون بيجمرقا كان نشان أدي كأصلحها قلنا دسو واللي في شكيش نعتقيني شون بر عليها شون تو عليها جوهر وجودي خود خليكي كاركي كسازمان تشريكيكي جواني أم حفيانا فقد لسرزمين إيما هنا أما چون كارمن دولة إيرانا گشتیان کارمند دولت ایران. من چرا در این جریان که ضعیف شدن مداخله نمی‌کنم و به نیروهای امنیتی حکومت جمهوری اسلامی حمله نکردن؟ استدلالمون در این مورد این بود که اگر نیروهای ما به طور مسلحانه وارد این کارزار بشن بهانه خوبی برای جمهوری اسلامی به دست میاد که کشتاری را در کردستان کرده خیلی شدیدتر خواهد. ادی خوی و ناوسکتان نوریاو. ایو اصلاحتان بیو غلطیه کر کشتار بکا. تو مصطفی هجری حیچه نو 85 نفر لراسان دا کشت کسی نیزانی راسان چی بیاد. عبای مهتدی سال نیه 56 نهنیره بو اعدام کردن و نمایش فعالین مدنی. کشتار می کرد لما زیاتر اجا کاورا رقصی نازانی ایو زمینکی لهره نه اجازت هم پی ندریاو چی پیاد راسی راسان چی پیاد 85 نفر رو کشت چی پیاد ما تو راسانه نکرد با اقرا بگی ده است توده خلق انقلابی خوات ایجی لپشتاو اتحاد شيبو لتاراني شا حمايتي عن ليتان لكل بيتان نانو تجزية طلب بلكو يعني هيز الرزقاري كر إيران دي خلقا كيش كومكتي يكر مؤسساتان اقرتو لجاركا چوار دانا سبيونه پیش مرقا اهنارد خلق شار تسليح او بجاري اويتو 4000 نفر بوچي ام كارده نكرد ناو تمان فرتر اكوشي كرتون نچوي جمهوري اسلامي نو 6-3000 نفر اللي شوي كاكوشت
کورە تۆ لە خۆت ناتوانی دفاعەکەی لە خۆت ئیجازەت نییە دفاعەکەی کەسیش ناپرسێ ئەرێ ئەو گولە وێڵانە و موشەکە وێڵانە بۆ بەرە تۆ نەکەوت خواهد بود و مردم صدمات زیادی خواهند دید و همچنین ممکنه بخش‌های از کردستان ویران شەر نییە و ئەلەنگێ مردم ساچمەی خوارد کوێر بوو کەوتە ناو ماڵ دوکانی داخست وەرشکەست بوو قەرزار بوو گشتی هاواری لێ هەڵسیا بەدەستە دەوڵەتە ئێرانەوە شەر نییە ئەلەنگێ خەسارەتە بزورگی میداد ئەی بۆ ئەوڵە ئینقلاب فکرتان نەکرد خەسارەتە بزورگی میزەنید هەرچی لادێز نابوودتان کرد بۆ دەوڵەتە ئێران گشتە خەڵکتان کۆشداناوە شارەکان به همین جهت ما نخواستیم این بهانه را به رژیم بدیم و مردم بودن که در خیابان بودن با دست خالی این کار را کردند مردم از ما خواستن که نیروهامون را به کمک آنها بفرستیم ولی ما راهنماییمون پیاممون درۆزن کەم حافزەس پێشووتر وتی ئێمە هەر عملیاتێکمان کردگە بەخواستە مردم کردگمانە من وتم درۆ ئەکا چوار مستاق بێنێتەوە هەر لەم جەریانە خەڵک داوای کرد لێیان و نەچوون ژیارە گوڵیش وستی سە خۆشی وتی خەڵک داوای لێمان کرد ناتوانین و ناوێت و لاو باسی شێکەیت و من خودم پیام دادم که مردم سعی کنند از خشونت بپرهیزند چون جمهوری اسلامی خواستار این هست ئەرێ تۆ پەیام دادی ئەس خشونەت بپەرهیزەن دەرجەواب ئەوەی کە مردم داوای نیرو مسلحی کردنە درۆزن نە تۆ ئاتی وتە تورکەکان فرە قەشەنگ و کوڕە خاسن و خۆحڕی ناگرێت و مەکەن و من لە تورکەکان تۆ ئاتی ئەمتەوت تۆ وتە مؤسسات مەگرن ڕەفتارە وحشیان هەست و تۆ چ ڕەبتێکی بوو دوای ئەوەی کە خەڵک لە مەهاباد مؤسساتی گرت و تۆ هاتی خەڵکە ئێمت بە وحشی دانیا و ڕەفتارە نامتەمەدنانە بعد تۆ ئیژی ئەتەهامە واهیە زەدە ئینقلاب لە ئێمادەن کەس نازانێت بە چیت باوەڕکا لە کەلەی توا چی ئەو زەری چۆن گەرەکتە ئەم گشتە درۆ بخونجنی خواستار این هست و میخواد یه چهره خشونتباری از کردستان از مردی که مردم بێدفاع خەریکە لە حکوومەتە زاڵم و حکوومەتی کە پەتیارەس بە قەوڵە جان لاک لە بەرامبەریا ئەوێسێ جان لاک ئێژێ تۆ ئیتر خۆ لە جان لاک لیبرالتر نییە هەی ئێژێ حاکمیەتێکە لە حدود ئەرکەکانە خۆی ئەڕواتە دەرەوە و سوء استفادە لە قدرەت ئەکات نەک حەق مردمە بەڵکو تەکلیفە سەرشانە مردمە کە نابودی بکات لە ئیعلامیە استقلال ئەمریکا ئێژێ ئەمە بەدیهیە کە خوا حقوقە ژیان مالکیەت و تعقیب خۆشبەختی داگە بە ئینسان و ئینسانەکان حکوومەتیان دروست کردگە بۆ ئەم حقوقە و ئەگەر حکوومەتی ئەم حقوقە پێشێر بکات ئێشێ ئەو مردمە نابودیکەن کامل ڕەفتارە خشونەت ئامیز لە مردم بوێنێت تۆ کێی تۆ جمهوری ئیسلامیت تۆ وایتە تەرەفە مردم یا عەلەیهە مردمی مستەفای هیجری مردم ئەحیانەن تبقە قسەی تۆ بەرعەلەیه زوڵم دەوڵەتە ئێرانی قیامی کردگە چۆن ئەگەر مردم لە نیروهای ئەمنیەتی بکوژێ و مؤسساتە دەوڵەتە ئێرانی لەبێن وە لە کوێی دنیا پێی ئێژن مردمە خشونەت تەڵاب ئەی مەگەر ئەمریکا چۆن ئستقلالی کرد ئەی مەگەر جەهان چۆن بە ئینقلابە فەڕەنسە گۆڕیا ئەی چۆن بوورژوازی بە دنیا حاکم بوو ئەی ئەوانەی ئینقلابە ئۆکتۆبرە ڕووسیایان کرد کێ بوون ئەی ئێوە چیتان کرد لە ساڵە 57 سوت بولبولیتان لێدا شاکەوت یا ئەرتش ئیعلامە بێتەرەفی کرد تو سێرەم توڕەهاتەکەم کاورایژێتی کردستان از مبارزه کردستان به مردم ایران و به دنیا بده وڵا درۆکەی
وڵا درۆەکەی بۆ ئەوەڵین بار تبق گفتەیە خوات وتیان کوردستان چشم و چراغ ئیران فرحەزی پێکەنم قسە ئەگە تۆ ڕازەکەیت و ئەمە ئینقلابە مردم بوو دەستورە خود جمهوری ئیسلامی نەبوو مانۆڤر جمهوری ئیسلامی نەبوو شرایط لەمە لەبارتر بۆ ئاغازە فتحە سەراسەری بە پشتوانەی ئینقلابە تودەیی نەبوو درۆەکەی چریکای سەربەدار دەهەیە 64 ساڵە 61 چون شارە ئامولیان گرت چون باوەڕمەند و متورە بچووک متورە گەورەوە حرەکەت تێری وەلی ئەو وەختە تودەی مردمیان لە پشتا نەبوو ئیستە تۆ خۆت ئێژی ئەمە ئینقلابە مردم بووگە تۆ شەنەیسەن چوو بەرەو تاران جددان دەی ئیستە بهترین شەرایطە تودە حرەکەتی کردگە بکەوە پێشت تودە دەست بۆ شێنە تودە مسەلاحکە دەی ئەیانوت کورتها خوشنیانوت کورتها خەیلە پیاگن اتفاقا وەختی تۆ ئێژی کوردستان چەشم و چراغە ئێران وەختی کوردەکان مؤسساتیان ئەگرت لە فەزای مەجازیە شەرواڵە کوردیان دانیا و ئەیانوت ئەمانە بوو ئەم شەرواڵە گوشادە لە پێیەکان لە بەرەوەی سەنگینە گەورەس تەبقە فەرهەنگە ئێرانی تۆ چۆن ئەم تەنەقۆستۆ ئەوەڵین بار ئەو توانی خۆت قوسڵ تەعمید بەی وە بووی بە هێزە ڕزگارکەرە بەرەو تاران دەی بۆ نەتکرد قسەی مەفت ئەو تەسویر و خشونەتبار لە کورد نیشانەدا تۆ ئیسە تەسویر و خشونەتبار لە خۆت نیشان نادەی دەمەقۆپانی زشت و جامانەیە بێفەڕەکەیتە سەرد و کاشین کۆفیەکەیت و قەیخوەت و خۆتۆ ناژی ژان پۆل سارتوی یا بده و این حقانیت را برای خودش در رابطه با سرکوب شدیدتری مردم کرد به دست بیاره. ما این بهانه را از دست رژیم گرفتیم و فکر میکنم یکی از موفقیت‌های سیاسی احزاب کرد در کردستان ایران این مسئله بود که خیلی درود کرد خیلی دروزنی و تو نایجی ایوه کارمند دولت ایران و اجازتان نبو و حق غلطی بکن دروکی آنستان خودداری بکنن از مبارزه خشونت آمیز. بسیاری میپرسن غیر کرد افرادی که کنشگر یا فعال سیاسی بودن در بخش‌های دیگر ایران میپرسن احزابی مثل حزب دموکرات مثل کومل حزب دموکرات با بیش از 75 سال بیشتر از 75 سال سابقه فعالیت داره مانیفست داره برنامه داره شما چرا خودتون رو محدود درۆکەی مانیفستی شینی ناو مانیفست خراومەکەن دوای ئێمە گشتان فێرن نە مانیفست وتن بوون درۆکەی کوا مانیفست متن ڕوو بە مردم کوا متن مردم ساز کوا بۆ درۆکەی به کردستان چرا در بخشای دیگر ایران نتونستید موقعیت خودتون اصلا به عنوان یک آلترناتیو مطرح بشید در بحث‌های شما این موضوع هست که از لحر رو از کنار بگذارید بیایید فعالیت سیاسی رو آغاز بکنید به همین شیوهی که بوده در بخش‌های دیگر ایران این بحثی است که به طور پراکنده در داخل حزب هم مطرح میشه و مردم بهت بێژە چی دەرداخل ئێران بێژە تەدریس بە زەبانە مادەری پوشیدەنە کڵاه نەمەدی و شەرواڵە پاچە گوشاد و تونبوون شەدیدە بێ چی بێژی بحث به صورت پراکنده در درون حزب ما هست و افراد صاحب نظر در کردستان این مسائل را مطرح میکنند ولی ما فکر میکنیم که در داخل کردستان ایران ما فعالیتمون را ادامه بدیم در مرحله کنونی بهتر هست زیرا هنوز این حزب دموکرات کردستان ایران و مبارزاتش هنوز اونطور که شاید باید در بخش‌های دیگر ایران شناخته نشده. یک نمونه‌ای که ما داریم حزب دموکراتیک خلق‌ها در ترکیه مبارزات ما هنوز شناخته نشده دا بیجه چواردن لو مبارزاتانه بیجه ادی بیجی با بگن تا ایمه بیوین بیناسینین کامسه هرچند الان به خاطر شرایط نظامی و اختلافات PKK با حکومت و جنگ خیلی به عقب برگردانده شده ولی تونستن رأی بسیاری از ترک‌های رو جذب کنن که
با برنامه‌های اینها موافق بود، بخصوص زنان. آیا شما همچین مدلی رو نمی‌بینید برای احزاب کرد ایرانی هم با ارائه برنامه‌هایی که میتونه آلترناتیو خیلی پیشرفته باشه، بتونه بخشی از جامعه ایران رو، رأی اونها رو کسب بکنه اگه زمان یک انتخابات آزاد بشه؟ ما باید موقعیت سیاسی را که در ترکیه هست تا ایران در نظر داشته باشیم. در ترکیه دموکراسی تا حدودی وجود داره، من نمیگم. به همین جهت حزب HDP تونست از این آزادی، از این دموکراسی استفاده بکنه و به اصطلاح جنبش مدنی خودش رو پیش ببره و همپیمان بشه با یکی دو حزب دیگر سراسری ترکیه و در انتخابات آزادی که اونجا وجود داره تونست تعداد زیادی نماینده در پارلمان داشته باشه. ولی در رژیم جمهوری اسلامی این ظرفیت سیاسی وجود نداره، نه تنها برای مردم کرد بلکه برای همه ملیت‌های ایرانی این محدودیت کاملا وجود داره که انتخابات آزاد نیست. اخیراً در خارج از کشور و خیلی از صداهایی که داخل ایران هست دارن از فعالین سیاسی، از دروكي مصطفى هجري قسيم عثماني لنيونركان كردباز تركيا خيلي قارمانا لمجلس شورای اسلامی قصه اکات و ادبیات دمقوپان و زوان بازی و کردبازی ایوه نماینده محاباد حلم جمهوری اسلامیه داکوکی اکات لحقوق کردکان جیردس کورپوریشن ترکیه بلام حج کاملو بشرفاني HDP لبرلمان تركيا دفعيك باس كرماشان والسنو مهاباديان نكرت. دروكي مصطفى هجري دروكي اگر مسألة برلمان بازي ودمقوبانة وزوانة لمجلس شورای اسلامية هر اوائل بارادايم شيفت 57 نوێنەرەکانە کورد من جملة کەسێ بەناو بابا خاسی و دەمەقۆپان و کڵاو دەسماوە ڕوێناوە مەجلس درۆ ئەکەی. مەسەڵەن تۆ چیت هەست بێژیتی حقوق گەی و هەموسەکشواڵ مافە ژن و مناڵ دێ ئەمە تەنیا شتانێکن کە ئەمریکا فاون دەدا بابەتیان. خۆمە زرنگی ئێوە نییە ئەسەر سەگ ئەدەی باسە مافە مناڵ ئەکا و هەموسەکشواڵ ئەکا بۆ خاترەوەی تەنیا جێگەی کە پوڵ بەم ئنجوانە ئەدات اتحادی ئوروپا ئەمریکا ئێران بەم قسانە پوڵەدات نە شتێکی تر. گشتی فێری بووگە، گشتی فێریم تۆ ڕەهاتە بووگە. فعالین سیاسی از شخصیت‌ها و احزاب مخالف حکومت ایران میخوان که با یک صدا و متحد بشن در این کارزار برای سرنگونی جمهوری اسلامی یا فردای بعد از جمهوری اسلامی. آیا شما حزب دموکرات کردستان ایران به عنوان رهبر این حزب هیچ نشست، هیچ مکالمه، هیچ گفتگویی با افراد و شخصیت‌های ایرانی داشتید از جمله رضا پهلوی؟ ما با بعضی از شخصیت‌های سیاسی ایرانی در خارج کشور تماس داشتیم، نشست داشتیم. در مرحله با خود رضا پهلوی ما نشست داشتیم، ولی در مرحله کنونی این اتحاد بین احزاب خیلی خیلی مشکل هست و متاسفانه این یک نقطه ضعفی است برای جنبش آزادی خواهی ایران. سیاست حزب دموکرات کردستان ایران دیالوگ و تبادل نظر با همه شخصیت‌ها با هر فکری و عقیده‌ای جایز انجام میدیم این کار را، ولی وقتی مسئله همپیمانی میاد جلو اون موقع است که بعضی از شرایط و درخواست‌های ما مطرح میشه که هنوز به طور کامل با اونها موافقت نشده. اساساً شما حاضر هستید با شخصی مثل شاهزاده رضا پهلوی همکاری بکنید؟ نه، ما به
به عنوان حزب دموکرات کردستان ایران و مردم کردستان ایران به هیچ وجه آماده نیستیم با ایشون همکاری بکنیم. بارزا پهلوی. دلیلش برمیگرده به اینکه ما در آغاز بستر کار آمدن رژیم جمهوری همکاری بکن که چی بکن؟ جمهوری اسلامی بڕوخێنن، ئێران بنیاد بنێن، دەوڵەتە ئێران دروستکەن. ئای مستەفای هجری، تۆ ئێژی تەکەمانە دانیشت بم. ئێستا هەڵەگەڕێ تۆ ئێژی ما بە عنوانە حزب دموکرات و مردم کورد. ئەوڵەن جەنابە خەیرێ بێجا ئەکەی بێجگە لە حزب دموکراتە خۆت ئەکەی بە کورد و خۆت ئەکەی بە نوێنەرە کورد. با ڕزای پەهلەوی هەمکاری بکنم. تۆ ئەم قسانە فقط لە بوغزە عەبدوڵای موحتەدی ئەکەی. عەبدوڵای موحتەدی زرنگبازی دەرهاورگە خەریکە گشتتان خەرج ئەکات بۆ خاتری ئەوەی کە خۆی لە ناوە ئەم تەلەڤیزیۆنانە دەرکەوێ. ئێوە لە ناوە ئەم تەلەڤیزیۆنانە دەرنەکەون هیچی نییەن، نە مەتنن، نە ئیدەن، نە عومقە ئیجتیماعیتان هەست، هیچی نییەن. بۆ خاتری ئەوەی بێژن عەدەدێکن چواردانە عنتەرە ئێرانیە چەسپێن نەقەی خۆتان لە خۆتان عنتەرتر تێنە ناوی ئەم تەلەڤیزیۆنانە نەمایش هەدەن کەیوە عەدەدێکن و قودرەتێکن و قودرەت وەدەستێرن و جێبەجێ ئەکەن و ئەیوەنە بەرەوە. مەسەڵەن ئەو ئیتحادی ئەوروپا پەیمان دەرەکا تەواوە دنیاوتی بەشار ئەسەد ئێشێ بڕوات بوچەر بەشار ئەسەد قەساب بەشار ئەسەد تا کاخر ریاسە جمهوری بەشار ئەسەدیش چوون خومپارەیشیان لێدا وەلێ بەشار ئەسەد نەکەوت نیروەکەیش مسەلەح و تەچیزیش ئەکریا. ئەلێ ئامریکا ئێران و رووسیە نەیانهێشت ئینقلابە مردمە سووریە سەر بگرێ. ئیستە چۆن ئامریکا تێ ئەیخا بۆ تۆ وەیداتە دەست تۆ چۆن؟ بعد ئیستە تۆ ئەم قسە کردە گیرەم تۆ ڕاز ئەەکەی. تۆ ئیستە هێژی ئێمە متحد بووگین و مردم متحد بووگە. دەی ڕزای پەهلەوی زۆرە خۆیدا 400,000 دانە هەشتەکی گرت. 400,000 دانە. ئای مستەفای هجری تۆ 5,000 هەشتەک ناگری بە حیزبی دموکراتەوە. دەی تۆ چۆن لە نیرویەکی ئاوا ئیژی هەمکاری نەمیکنین بەری چی؟ بەری بەرەندازی بەرای بنیادنیانە دەوڵەتە ئێران بۆ دروستکردنە ساختارە حکوومەتە ئایەندە بۆچی هەمکاری ناکەی؟ ڕزا پەهلەوی مۆهرەیەک نییە، سەڵتەنەتخواهی ئیدەیەک نییە. تۆ نایەڵی سەڵتەنەتخواهی بێت و تۆ ئاکەی. ئێمانە گشتی خۆراکت دەروون حیزبی خوەتی هەست دەوڵەتە ئێرانی پێتی وت کە بڕۆ لەم تەلەڤیزیۆنە بۆی وەختە بە عیبارەتە دیگەرە پێ ئەدەن کاورای کاولێ بۆ ئەهنێرن هەرتکتان وەیەک و دانیشنم توڕە هاتە نەقەی یەکتری وە لە ناو بیبیسیە. وەگەنە کێ وەختە بیبیسی وە تۆ ئەدات؟ کێ وەختە پێ ئەدا؟ بۆ وەخت وە تۆ ئەدەن؟ آمدن رژیم جمهوری اسلامی ایران، مردم ایران در رفراندوم شرکت کردند که در واقع جمهوری اسلامی ایران اون موقع فقط دو گزینه را جلوی پای مردم ایران گذاشت. دەی تۆ حافزەی تاریخیەکەیشە کە خۆت تێ ژیانت کردگە هیچ سەوادە نییە. حافزەی تاریخیەکەیشە ئیرادی هەست. یەک گزینە بوو جمهوری اسلامی ئالیانە، دوو گزینە نەبوو، یەک گزینە بوو. یا رژیم شاهنشاهی یا جمهوری اسلامی. مردم اون زمان رژیم شاهنشاهی را ئەمە وەکو تحلیلەکانی تری لە گیرفانی دەری هاوردە آزمایش کرده بودند، تجربه تلخی ازش داشتند و متحداً این رژیم را برانداختند، ولی رژیم جمهوری اسلامی را نمیشناختند. به همین جهت به جمهوری اسلامی رأی دادند. حتی اون موقع هم ما در این انتخابات در این رفراندوم شرکت نکردیم، ولی الان ما تجربه هم دەی تۆ دەری انتخابات شرکت نەکردی خۆ خۆتە محکوم کرد. مرتی کە تۆ بەر عەلەیه ئێرادەی مردمە ئێران وێسیاگی ئەکسەریەتە مردمە ئێران دەنگیان داگەوە جمهوری ئیسلامی تۆ بەر عەلەیهیان وێسیاگی. عجب. زمان شاه را داریم هم زمان جمهوری اسلامی را. بنابراین ما مجبور نیستیم فقط
این دو گزینه را از این دو گزینه یکی را انتخاب شما چه گزینه رو پیشنهاد میدید؟ ما گزینه را انتخاب کردیم و بارها اعلام کردیم، حکومت دموکراتیک سکولار فدرال. خب امانه ئەوەی عەبدوڵڵا موحتەدی تەکڕ ڕووداوە وتی ئێمە وەختی ئەڕۆینە ناو ئیعتلافکردن ئێشێ لە خاستەهای حەدە ئەکسەریە حیزبیە خۆمان مەسەڵەن فدرالیزم کێشینەوە. ئەمانەوە زوانە موکریانی کە قسە ئەکەن بەرامبەر بە خەڵک ئێژن فدرالیزم خاستەی حەدە ئەقەلیە بەحسیەکەین کەفە خاستەس. بەڵام وەختێ لە ڕوودا و قسەی کرد وتی ئێمە خاستەی حەدە ئەکسەریە فدرالی نایژین، ئێشێ بینە خوار و حەدە ئەقەل داوا بکەین لە ئێتلافەتەکە ئێرانیەکانە. ئێستا مستەفای هێجری عەبدوڵڵای موحتەدی خستە درۆوە. ئەمانە کێن؟ ئەمانە دوودانە مودعیە نوێنەری بازین لەکوێ لە مەرکەزە هەمکاری. ئێستا نیشانەدا تەزاد مەنافع بێڕێزی دروست ئەکا. بەڕاستی هەرچی تۆ ئێژیت منیش وا ئێژم و ئێمە گشتمانی کتریمان خۆشکەرەکە و ئێمە هیچ مشکڵێکمان نییە، ئێمە گشتی منافقیە، گشتی درۆست، گشتی ئەرباب دەستورتان پێدا. ئێستێچە خودە سپا دەستوری پێداگەبێ ئەم قسانە بکەی. بۆ دەوڵەتە ئێرانی گشتتان تڕۆ ئەکا تا بڕاتە پرۆژەی جانشینی تا یەکێکتان ڕوودار نەبێت. متوەجێ بووی؟ ئەمە ئێستا زرنگی تۆ نەبووها، ئێستا تۆ ئیتحادەکەت شێوان، مەرکەزە هاوکاریت شێوان، عەبدوڵڵای موحتەدیت خستە درۆوە، هیچێکیشە بێ ناکرێت. سکولار فدرال این حکومت در واقع تقسیم قدرت را بین همه مناطق و همه ملیت‌های ایرانی انجام بده به نحوی که همه مردم ایران را از آن خودشون بدونند. کره تقسیم قدرت یعنی چی کاول؟ دی تو ام فدرالیه بحثیه که ارتش از آن حکومت مرکزیه، پول از آن حکومت مرکزیه، سیاست خارجی از آن حکومت مرکزیه، سیاست های کلان اقتصادی از آن حکومت مرکزیه. دی ترمه کامو قدرت تقسیم کریاگه چی؟ جارو کردن خیابانه کان سنه؟ تەمیزکردنە دەروبان ئاشغاڵەکان جەمکەین؟ ئەمە تەقسیمە قودرەتە؟ به نحوی که همه مردم ایران را از آن خودشون بدونند و مشارکت بکنند در اداره ایران، سراسر ایران مطابق قانون اساسی. یعنی ئێستا ئەوانەی کە وە شوێنە کارمەندیاگەڕێنە دەوڵەتە ئێرانی لە مەڕی خواهاتکن. کارمەندانە دەوڵەتە ئێرانی چی؟ گشتیان موجوداتە فەزاین، مشارەکەت ناکەن لە ئیدارەی ئاگاهی ئستیخدام بدات سەپاهە پاسداران. خەڵک ناڕوا داوا بکا بڕوات بێتۆ سپایی. عجب. و در اداره کردن مناطق محلی خودشون. اگه شما شخص شاهزاده رضا پهلوی رو قبول ندارید چرا اساسا از اول باش نشستی صحبت میکنید؟ در آخرین سخنانی را که ایشان اظهار کردند مسئله تجزیه طلبی و اینجور بحث‌ها را که بحث‌های کلیشه‌ای و در واقع تو خالی هستن مطرح کرد. الله دروك يا أغي مصطفى هجري. ئای مستەفای هجری ڕەزا پەهلەوی و ئەدەبیات پادشاهی بازیە ئێرانی هیچ وەختێ نەیوت کە تەمامیەتە ئەرزیە ئێران مقدس نازانێت و هیچ وەختێ نەیوت کە ئێمە لەسەر تەمامیەتە ئەرزیە ئێران ناویسین. درۆکەی هیچ وەخت ئێم قسەیە نەکردە. بڕۆ بێری سابەتی بکە واسە کابرا خۆی بە تەجەسومە ئێرانیەت ئەزانی لە نەهادە پادشاهیە. بۆ درۆوەکەی تو گلە ئەوە وا لە گیانتا عەبدوڵڵای موحتەدی خەریکە گشتتان خەرجەکە بە کۆمەڵی حیزبەکەی خۆیوە بە مەفهومە کوردۆ بە مەرکەزە هەمکاری و دموکرات و تا ناوی بێ لەم تریزنانە تۆ ناڕەحەتی لەبەرەوەی کە تۆ ناون تۆ ناڕەحەتی فقط ئەوەسە هیچێکی تر نییە. و دەوڵەتە ئێرانی پێتی وتکە بێ بڕوام قسان نابکە بۆ چون ئێشێ سابت بکرێەوە گشتتان تڕۆن
حەچێنیە دەی تۆ هەر لە ئیستۆ خەریکی ئەمیدە ئەمە جوانیتە خۆڵ وە سەرپیریت یک خطکشی کرد اشاره است به این سخنان کلیشه‌ای رژیم جمهوری اسلامی و زمان شاه و در واقع به طور غیر مستقیم خطابش به مردم کرد و سایر ملیت‌های تحت ستم ایران بود. به همین جهت بحث و تبادل نظر با ایشان را سخت و مشکل کرده است. اگر در یک ایران آزاد یک انتخابات بشه مردم رأی بدن که شاهزاده رضا پهلوی به عنوان پادشاه ایران یک مثلا پادشاهی مشروطه یا هر چیز دیگه ایشون انتخاب بشن شما حاضر خواهید بود در اون سناریو با ایشون همکاری بکنید؟ این یک فرض نزدیک به محال هست چون مردم ایران در این تظاهرات 4 ماه اخیر بارها اعلام کردند که شاه و شیخ را نمیخواهند. ما خودمون کردها هم رژیم پادشاهی نمیخواهیم، ولی اگر به فرض محال روزی یه همچنین اتفاقی به هر دلیلی در ایران بیفته، طبیعتا مردم ایران هستند که رأی آخر را میدهند، ولی این به معنای این نیست. خو ئەمە بەم ئستدلالی تۆ لە پارادایم شیفتە 57 کە خۆت وتت خەڵک دەنگیانداگەوە جمهوری ئیسلامی و ئێوە ئەسڵحەتان کێشاسەری ئێوە محکومن یاخین جنایەتکارن بەر عەلەیه ئێرادەی مردمە ئێران. دروسە مستەفای هجری، دروسە مستەفای هجری. اون موقع هم ما از خواستهای خودمون صرف نظر بکنیم. حامد اسماعیلیون از سخنگو و دبیر خانواده جانباختگان پرواز 752 به عنوان یکی از اشخاصی که مطرح شده میتونه که خیلی ها رو با هم جمع کنه و در گذشته هم میدیدیم ثابت کرده فراخوان‌هایی که داده، چه در تورنتو چه در آلمان برلین 10,000 نفر جمع شدن. در تاریخ ایرانیان خارج از کشور بی سابقه بوده. ڕازەکەی معجزەی کرد کاورای ژن کوژیاک مردم ئێران خوا هەڵی ناگرێ مردمە عاتفیەکن، خیلی مردمە عاتفیەکن، فرەوە شەرەفن، خوا هەڵی ناگری دڵیان سووتیا بۆ کاورای ژن کوژیاک. کاورای ژن کوژیاک وە ئەسپە شاوەت هەڵی گرتگە. ئەمە دەوڵەتە ئێرانی نییە ئەو جەمعیەتەی بۆ خڕۆ ئەکاتەوە لە پڕێکا کردیە کوڕێ کاورای دانشور. بەچیوە توانی ئەمە بێرێت؟ هەرکە ژنی بمرێت توانێ خەڵک بێرێتە ناو خیابان؟ سخەنگووی خانەوادەهای عەزادارە هەواپەیمای ئوکراینی. تۆ خۆت مەسخەرەی یا ئەم مردمتەوە مەسخەرە گرتگە؟ ئاخبەتە حامد ئیسماعیلیونیش ئەوێنین، ئەمانە بۆ مێژوو ئەمێنێتەوە تەلاشە ئێوە ئەوێنین، ئەتانوێنین. کاورای کاول کاورا حەچێکی پێ نییە، نە ئیدەی وا پێ، نە نگاهی وا پێ، نە ڕەوایەتی وا پێ، حەچێکی پێ نییە. ژنی کوژیاگە ئیسێشەتی ئێژە سپای پاسداران تەحریم کەن بیکەنە تێرۆریست. بەد جۆرێ کاورا یابوو هەڵی گرتگە. ئێوە یابووتان سواری یابووتان کردگە. ئێوە ئیستا بۆی بایکۆتی ناکەن. ئادەی لە تەلەڤیزیۆنە BBC و ئێران ئینتەرنەشناڵ دەرنەکە فێ بزانم کێ ئەیناسێت، کێ ئەیناسێت. قسەهای مشەشعی دنیای گرتگەسۆ قسەکە خوا هەڵی ناگرێ ئینسان مەسخەوێ. کورد بابە ئێوە ئەحمەقە کێن، بوتسازیە چی ئەکەن لە خۆتانەوە؟ وەڵا ئەوە ژنەکەی مرگە لە هەواپەیمایە کا و خەڵک تێرێتە ناو خیابان. خارج از کشور بی سابقه بوده. آیا شما با ایشون هیچ ارتباطی داشتی؟ صحبتی کردی؟ تشویقش کنی که بیاد به میدون؟ به عنوان حزب دموکرات با ایشون هنوز نشستی نداشتیم، ولی همپیمانان ما با ایشون نشست داشتن، با ایشون صحبت کردن و ما هم دست هستیم که با ایشون تماس بگیریم. شما اگه 3 انتخاب داشته باشید، بگید شما حاضر هستید
با شاهزاده رضا پهلوی، حامد اسماعیلیون، مسیح علی نژاد، خیلی از با گروه ها بیان این حرکت رو رهبری بکنن. سيدانا عنتري كذا الرهبري إيران وزور مسيح علي النجاد وحامد إسماعيليون وعنترة باهلوي وزور هر وزور بدون عمق اجتماعي بدون هبون متن هر والخويوة يكي كان غوغا سالاري كي ميدياوي درياقي كي مجلس شوراي إسلامي يكي كان جن مردقي يكي كان منتظر السلطني باوك مردق بدون حيج وزنك اجتماعي. گروه ها بیان این حرکت رو رهبری بکنن. با کدوم فکر میکنی شانس بیشتری داره که بتونیم دیدگاه ها و خواسته های و مطالب کرد با اونا کنار بیاییم؟ احتمال همکاری ما با این گروه بجز آقای رضا پهلوی و مشروطه طلبان از همه بیشتره، چون در بحث ها و سخنانی که اعلام کردند به نحوی تمایل نشان دادن به حقوق ملیت های تحت با کام گروه ها مصطفی هجی و کاورایکی الى قبای جن مردق و دانی عنتر سیغی مجلس شورای اسلامی معصومه قومی کراه كل بابا جان خوا تروتان كاوا لما تروترن توزي شخصيتي اشتخاصيكا بتهنويت ايوه بو توزي نان حربي شرفية بكن كل الدنيا بيتان بيكني تاريخ بيتان بيكني جابين قاقا فاسدن وأمانة من توبو تاريخ أمريكا ايوه ديتان چل تحليلكي لاهور الشيخ جنگي وچل تحليلكي مصطفى هجري قباري حكومة هريم قباري دولة إيران وأوبوزيسيون تامو درخا كينا معنا وتو مبناي حلسو كوتد أوي تبرو يارانا أخيز بتو لسر جيجي خوي كار انقلابي بو نبرو تمام أمان نابود أون حيجينيه قشتيان نابود أون دايو خوش